بەناوی خۆی بەرز و باوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شواناتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کام ڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگۆ بابەتی و جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەخوازیین کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش ومێدەکەین تەندروست باش و سەلامەت بن. سپاس بۆ خۆیان بەیانیش دەرفەت هەبوو و هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک وەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. لەو بابەتانەش کەوا دەمانەوێت ئەمڕۆ قسەی لەسەر بکەین بە تایبەت بابەتێکی گرنگی ڕۆژ هەیە کەوا توانیم بڵێن بابەتێکی وەرزیشە کە ئێویش بەرهەمی جوتیارانە مەبەستمان لە کێڵان و وەروەها وەشاندنی تۆ و وەروەها ئەو بابەتە جوتیارانی کشت و کاڵیانێکەوە لەم وەرزەیە کرێت و بە تایبەتی تریش کێڵانی زەویەکان و کاتی کێڵان و کۆمەڵێک بابەتی گرنگ و ڕێنماییەکەوە ڕەنگە پێویست بێ لەم خۆناغەیە قسەی لەسەر بکرێت. بابەتێکی تریشکەوە زۆر گرنگە کە بۆتە بەشێک ئەتوانم بڵێم لە پرۆسی خوێندن لە ئەمڕۆیە ئەویش بابەتی خوێندنی ئەلکترۆنیە کە ئەمەش هێشتا لای زۆرێک لە خوێندکاران و بەداخەوە لای بەشێک لە مامۆستایانیش کە زۆر ئاسایە دەبوو پێشتر ڕوونکردنەوەیان بۆ بکرێت بە تایبەت کۆمەڵێک لەو مامۆستا بە ئەزمونانەی کەوا ڕەنگە لە بواری زانست و زانیاری زۆر باش بن بەڵام لە ڕووی تەکنۆلۆژیا و بەکارهێنانیەوە ڕەنگە هێشتا پێویستیان بە نوێکردنەوە و پێدانی ڕێنمایی بێت باز لە گرفتوەکانی خوێندنی ئەلکترۆنی و هەروەها کاریگەریەکانی لەسەر پەروەردە دەکەین. بابەتێکی تریش هەیە کەوا دەمانەوەی قسەی لەسەر بکەین ئەویش بەرهەمەکانی دکتۆر کاوە فەرەجە بە میوانداری بەڕێزیان لێرە قسە لەسەر بەرهەمە نووسراوەکانی دەکەین و وەروەها ئەزمموی ژیانی. دەستخۆش بەڵازیان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینەربین.
وڵای زیان دەچینە تەوەریەکەم کە باز لە خوێندنی ئەلکترۆنی و کاریگەریەکانی لەسەر پەروەردە دەکەین. با بزانین خوێندنی ئەلکترۆنی چیە؟ ئایا لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە خوێندنە سەرکەوتوو دەبێت یاخودنا؟ گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان کاویش زۆر بەڕێز مامۆستا ڕزگار حەمەلا و خالید مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری پەروەردە. مامۆستا سەرەتا زۆر بەخێر بێت. سەرەتا پێمان بڵێ بزانین خوێندنی ئەلکترۆنی چیە؟ خودمە بەس چیە لە خوێندنی ئەلکترۆنی؟ لە ڕاستیە خوێندنی ئەلکترۆنی وەک کەریەک لە خوێندنەکانی تری بواری پەروەردە ئەتوانین بڵێن ڕێگەیەکە لە ڕێگەکان لە ناو دەیان ڕێگەی تر کە بەکارهێنرێ بە پشتبەستن بە تەکنۆلۆژیات، چونکە بێت تەکنۆلۆژیا ناتوانێت ئەم خوێندنە پشتی پێ ببەستریا خۆت بەکار بهێنرێ. ئەتوانین بڵێن خوێندنی ئەلکترۆنی گرنگێکی تایبەتی هەیە و هەرچەنە لە لای خۆمان لە وڵاتی خۆمان شتێکی تازەیە ئێمە بەکارمان نەهێناوە یاخود دەتوانم بڵم کەمتر بەکارمان هێناوە، بەڵام ئەم مێژوویەکی دوور و درێژی هەیە لە زۆر شوێن بەکار هێنداوە و لە زۆر شوێن سوودی لێبێنداوە و ئیسفادەی لێکراوە وەکو لایەنێکی مساعید بە شێوەیەک لە شێوەکان مامۆستاشوان هەموو پرۆسەیەک لایەنی ئیجابی هەیە و لایەنی سلبی هەیە، لە هەندێک بوارە سەرکەوتووە بێت لە هەندێک بوارە سەرکەوتوو نابێت. عادەتەن هەموو خوێندنێکی ئەلکترۆنی وەکو خوێندنێکی مساعید ناوێ ئەبرێ، یعنی وەکو خوێندنێکی سەرەکی بەکار ناهێنرێ، وەکو هاوکار بەکارهێنرێ. ئەکرێ بڵێن لە سەرەتاوە پێش خوێندنی ئەلکترۆنیش خوێندنێک هەبووە پیان وتۆ خوێندن لە دوورەوە. لە زۆر بواری ترا ئەم جۆرە خوێندنانە ئیشی لەسەر کراوە و جیا لە خوێندن لە زۆربەی بوارەکانی تری ژیانە دیسانەوە ئیشی لەسەر کراوە و ئەمە ڕەنگە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ سەدەکانی پێشووتریش بەڕاستی. بۆ نمونە ئەوەی کە ئەتوانین بڵێن سوودی لێبێتاوە یا سوودی لێ نەبێتاوە، مەسەلەن جاران تەنها بۆ ناردنی نامەیەک لە ڕێگەی کۆترێکەوە نامەیەکیان بە قاچی کۆترێکا بەست و گەیانویانە بۆ شوێنێکی دووری، یعنی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دوور ئەم شتە ڕۆیشتووە پەیامەکە گەیشتووە و کارەکەش جێبەجێ بووە. ئەوەی پێیوەستە بە لایەن و ناوەندەکانی خوێندنەوە بە تایبەتی هەر کاتێک بارودۆخێکی نەخوازراو هات بێتە پێشەوە، ئەنجا بارودۆخەکە شەڕ بێ، بارودۆخەکە بارودۆخێکی سروشتی بێ، بارودۆخێکی نائاسایی بێ، پشت بەستراوە بەم جۆرە خوێندنادا. بۆ نمونە لە ئەتوانین بڵێن لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە سکینەر یەکێک بوو لەوانەی کە پشتی بەم ڕێگای بەستووە. لە کاتێکە ئەمریکا لە دوای شەڕ هەمومان نەزانین لە دوای شەڕ ماڵوێرانێکی زۆر لە هەموو وڵاتانی کە شەڕیان تیا بۆ دروست بووە، یەکێک لەو هۆکار و گرفتانەی کە بۆیان دروست بوون کەمی مامۆستا بووە، کەمی مامۆستا و خوێندکارێکی زۆر وەکو بەدیلێک بۆ ئەوەی پرۆسەی خوێندنەوەستێ هاتوون ئەم پرۆسەیان بەکارهێناوە، پشتیان بەم پرۆسەیە بەستووە. لە کاتێکا مامۆستا بۆ خۆی لە شوێنێکەوە ئەتوانێت سەرکردایەتی هەزاران خوێندکار بکە بەبێ ئەوی بچێتە ناو پرۆسەکەەوە، بەبێ ئەوی بچێتە ناو خوێندکارەکانەوە. مامۆستا بەس لەوە کرد ببوورەکە ئەم خوێندنی ئەلکترۆنی گرنگێکی تایبەتی هەیە. ئایا لە ئێستادا ئەم جۆرە خوێندنە بۆ هەرێمی کوردستان ئەو گرنگی تێدایە؟ ڕاستەکەی وەکو عەرزم کردن هەموو خوێندنێک گرنگی خۆی هەیە، ئەهمیەتی خۆی هەیە. بەڵام من پێشەوە پێم خۆشە ڕوونکردنەوە لەسەر بابەتێک بدەم کە هەندێک جار هەندێک چەمک بە هەڵە لێگەدرێتەوە. بۆ نمونە لە زۆرێک لە ڕاگەیاندنەکان بیستومە، تەنانەت لە هەندێک لە مامۆستایانیش ئەم چەمکەم بیستو باز لە خوێندنی ئۆنلاینەکەن. بێگومان خوێندنی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنی ئەتوانم بڵێم خزمایەتیان هەیە بەیەکەوە، بەڵام دوو شتی جیان بێگومان. خودی خوێندنی ئۆنلاین بەشێکە لە خوێندنی ئەلکترۆنی. هەر خوێندنی ئەلکترۆنی ئەتوانین بڵێن سێ جۆر خوێندنمان بازدێکی فراوانترە، سێ جۆر خوێندنمان هەیە بە شێوازی ئەلکترۆنی. یەکێک لەوانە پێڵێن خوێندنی هاودەمی یا هاوکاتی. ئەمەیان ئەم هاودەمیە واتە لەو کاتەیە کە تۆ ئەتوانی خوێندنەکە بکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ خوێندنەکە بکەی، ئەمەیان ئەتوانین بڵێن خوێندنێکی ئۆنلاینە. جا لە مەسەلەی خوێندنیشا بۆ نمونە جەنابتان کە بەرنامەیەک پێشکەشەکەن، ئەو بەرنامانی بە شێوەی ڕاستەوخۆیە، ڕاستەوخۆ مەسەلەن تۆ ئەو کەسە قسە ئەکا ڕاستەوخۆ بینەرەکانت گوێیان لێ ئەبێ، ڕاستەوخۆ پەیوەندیان ئەبێ، تەنانەت ئەگەر جۆرێک لە گفتوگۆ مناقەشە لە بینی تۆ بینەرەکانتە هەبێ، بوار هەیە کە قسە بکەن، پرسیار بکەن، کۆمەڵێک مەجای باشی تەیە لەمڕۆ.
شێوازێکی تریشمان هەیە ئەوەیە کە پێی ئەڵێن ناهاودەمی، یعنی لە کاتی خۆیان نییە، بە شێوەیەکی ڕاستە و خۆ نییە. ئەمەیان ڕێک شێوازە ئەلەکترۆنیەکەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەویەکە. ئەم شێوازیان ئەوەیە کە مامۆستا پێویستی بەوە نییە هیچ کاتێک دیاریکە بۆ تۆمارکردنی بابەتێک و بۆ پەیوەندیکردن لەگەڵ خوێندکارەکانی خۆیان. مامۆستا لە هەر کاتێکا بێوێ بابەتەکە تۆمارەکە و لە هەر شوێنێکا بێوێ بابەتەکە تۆمارەکە و بۆ خوێندکارەکانی ئەنێرێ و خوێندکارەکانیش لە هەر کات و زەمنێکا ببێ ئەتوانن سوود لە بەرنامەی ئەم مامۆستای وەربگرێت. شێوازی تاقیکردنەوەکانی چۆنە مامۆستا بۆ نمونە مامۆستایەگەوێت تاقیکردنەوە بە خوێندکارەکانی بکات لە ڕێی خوێندنی ئەلکترۆنیەوە ئەمە چۆن دەبێت؟ لە ڕاستیە شێوازی تاقیکردنەوە بۆ خوێندنی ئەلکترۆنی شێوازێکی ئالۆزە تا ڕادەیەک. ئەتوانین بڵێن بەکارهێندێ بۆ نمونە لە زۆر لە خوێندنی زمانەکانە بەکارهێندێ، مەسەلەن ئێستا خوێندنی زمانی ئینگلیزی ئایلتس یا هەندێک خوێندنی تر هەیە، مرکزەکەی لە بەریتانیا هەندێک جار لە 150 وڵات زیاتر لە 100 وڵات لە یەک کات و ساتە ئەم خوێندنە ئەکرێ. ئەم خوێندنە بە شێوازی ئەلکترۆنی ئەکرێ، ڕاستەوخۆ بە شێوەیەکی دایرێکت هەر خوێندکارێک لە شوێنی خۆیان لە سنتەرەکەی خۆیان ئەتوانێ وەڵام باتەوە. واتە هیچ ڕێگریەک نییە بۆەوەی کە نەتوانی تاقیکردنەوەش بە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنی ئەنجام بدەیت. بەس ئایا ئەمە ببوورە بە وڵاتیە نەخێر، گرفتەکە لەوەیە ئێمە ناتوانین لە وڵاتی خۆمانە ئەم شتانە دابین بکەین. بیرم نەچێ شێوازی تریشمان هەیە وتم سێ شێوازمان هەیە، شێوازێکمان هەیە تێکەڵاوە مختەڵەتە لە نێوان هەردوو جۆری ئەلکترۆنیەکە و ئۆنلاینەکە. واتە ئەو کاتی من ببێ بە شێوازێکی ڕاستەوخۆ ئۆنلاین قسە بکەم ئەتوانم قسە بکەم و ئەو کاتەی پێویست نەکە یاخود بوارەکە نەڕەسابێ یاخود کاتەکە نەگونجاو بێ ئەتوانم هەمان شێواز بکەم بە شێوازێکی ئەلکترۆنی. ئەمە هەرسێ شێوازەکەی ئۆنلاینە. ئەمانە زۆر باشە. خوێندنی ئەلکترۆنی بە بازنەفراوانەکی ورگڵە پێویستی بە کەرەستەیە، واتە بۆ نمونەی مامۆستایەکی بەڕێز بێوێوانەیەک بڵێتەوە ڕەنگە مۆبایلێک ئایپادێک لاپتۆپێک شتێکی پێویستە بۆی بابەت کەرەستە ئەو قسانە و پەیامی بیگەنێ و هەر خوێندکارێکیش بۆ وەرگرتنی ئەم زانیارە دیسان پێویستی بە هەمان کەرەستە هەیە. بۆ هەرکامیشان ئینتەرنێت و کارەبا و ڕەنگە غورفەیەکی تایبەت و هەموومانە پێویستە لەسەروی هەمووشەوە شارەزایی لە بەکارهێنانی ئامێرەکان. لە کوردستان گرفتمان هەیە چ لایانی مامۆستایانەوە بە تایبەت کۆمەڵک مامۆستای بەڕێز ڕەنگە لە قۆناغەکانی ناوەندی و ئامادەی کە ڕەنگە زۆر سەرقاڵی بابەتی زانستی بوو، من ڕەنگە لە ڕووی تەکنۆلۆژیاوە زۆر بەکاریان نهێنابێ. لێرەوە مەسەن گرفتەکان چین چ کاریگەریەک لەسەر پرۆسەکەکە لە لاوازیەکە یاخود گرفتەکانی ئێرە خۆی ئێمە مامۆستاشان جا لە مەسەلەی گرفت لە ڕووی تەکنۆلۆژیەوە گرفتی ترمان زۆرە لە هەرمی کوردستانە، گرفتی پەروەردەیمان زۆرە. یعنی ئەگەر ئێمە باز لە گرفتەکانی بواری پەروەردە بکەین بەداخەوە ئەتوانین بڵێن هەمومان بەرپرسیارین لەو هەموو گرفتانی کە لە ئاستی پەروەردەیە هەیە و بداخەوە ئەشتوانم بڵێم هەمومان پشتمان تێکردو لە پەروەردە لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی دەسەڵات، لەسەر ئاستی دامەزراوەکان بە هەموو شێوەیەک نەماتوانیەوە خۆمان لەگەڵ پەروەردەیەکی باشە بگونجێنین. بۆیە بەڕاستی پەروەردە لە حاڵێکی وێرانە، لە حاڵێکی زۆر خراپایە بەڕاستی بەداخەوە ئەم حاڵەتان ناڵین و ئەگەر مەسەلەن جۆرێک لە بەخۆداچوونەوە نەکەین هەستەکەین کە خراپتر چاوەڕێمانەکە. ئەوەی پێویستە بە خوێندنی ئەلکترۆنیە و یاخود ئامادەسازی بۆ خوێندنی ئەلکترۆنی لە ڕاستیە هیچ جۆرە ئامادەسازیەک نەکراوە پێشووتر، نەک هەر بۆ خوێندنی ئەلکترۆنی. تەنانەت لە وڵاتەیە پلان نییە بۆ ئەوەی مەسەلەن بۆ نمونە ئەوەی 100 ڕۆژە موچە یەکجار موچە درراوە، یعنی پلان نییە بۆ ئەوەی تۆ چی ئەەکەی مەسەل لەگەر گرفتن لەگەڵ دەوڵەتی عێراقا بۆ دروست بوو یا لەگەڵ شوێنی ترا بۆ دروست بوو پلانت چێ بۆ ئەوانە هیچ جۆرە پلانێک نییە. لە کاتێکا پلان بۆ ئەوە نییە هیچ جۆرە پلانێک بۆ بواری خوێندن نەبووە و قەنەعەتیشم نییە هەبێ بەڕاستی. ئەکرا ئێمە بیر لە هەموو شتێ بکەینەوە، چونکە مەرج نییە ئێمە هەر بۆ نەخۆشی و کارەسات تووشی ئەم حاڵەتانە ببین، مەرج نییە هەر بۆ حاڵەتی شەڕ تووشی ئەم گرفتانە ببین. ئەگەر حاڵەتێکی سروشتی ڕۆی تێکردین، ئەگەر لافاوێک و زریانێک بوو ماوەی مانگێک بەردەوام بوو، ئەگەر بوو مەلەرزەیەک بوو هەرچی قوتابخانەکان هەبوو پێیان داخستین. خۆ ئەمە لە زۆر لە وڵاتەکانی ئەمە حاڵەتانەمان بینیوە، خەڵکانێکی زۆر بەهۆی ڕووداوی سروشتیەوە ئەسڵەن ناوچەکانی خۆیان چۆڵەکەن، شوێنەکانی خۆیان بەجێهێڵن. ئەی بەدیل چییە بۆ ئەمانە؟ ئێمە لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم هیچ بناغەیەکی ئەلکترۆنیمان نییە
لە کاتێکا کە بمانێت بە شێوەیەکی دامەزراوی بەکاری بهێنین. بە پێچەوانەوە ئێمە هەموو جۆرە ئامڕازە ئەلەکترۆنیەکانمان هەیە، لە هەموو ماڵەکانمانە هەیە، باشترین جۆری ئامڕازی ئەلەکترۆنی لە ماڵەکانمانە هەیە. مەسەڵەن هیچ ماڵێکە ئیبینی ئەگەر بە پارە حسابێکی بای 3 تا 4,000 دلار کەمتر کەمتریتیان نییە، مەسەڵەن گە 4-5 کەسیش بن. سیر کە هەموو ماڵێک تەلەڤیزۆنی هەیە، کەم ماڵ هەیە ئەنتەرنێتی نەبێ. هەمومان ئامڕازە ئەلەکترۆنیەکانمان هەیە، بەڵام چۆن بەکاری هێنین، چۆن دەوڵەت هاتۆ سوودی لەبینیوە، چۆن ئەکرا بەکاری بهێنێ، ئێمە ئەمانەمان بەکار نەهێناوە. بەداخەوە مەسەلەن ئێمە زۆر جار ئەکرا سوود لە ئەزمموی وڵاتانی تریش وەرگین. مەسەلەن وڵاتێکی وەکو کۆریای باشوور لە ماوەیەکی زەمەنی کورتە کە چەند ساڵێک بووە، هەموو ناوەندەکانی خوێندنی خۆی کردو بە ئەلەکترۆنی، تەواوی ناوەندەکانی خوێندن لە هەموو پۆلێکە، لە هەموو هۆڵێکی خوێندندا ئەنتەرنێتی داناوە. مەسەلەن جەناب دووکو مامۆستایەک بابەت تێگەڵێتەوە، بابەتەکە دیاریکراوە ئەو زانیارانی کە تیان نەگۆڕاوە، بەڵام ڕەنگە هەفتەیەک پێش ئەو زانیارێکی تازە هات بێ خۆ نەخرێتە ناو کتێبەکەەوە لەسەر ئەو بواری کە جەناب دەیڵێتەوە. ئەم زانیاریە ئێستا لە ئەنتەرنێت هەیە، ڕاستەوخۆ مامۆستا ئەتوانێ هەمان زانیاری لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بە خوێندکارەکانی ئاشناکە. کۆریا هات چی کرد؟ کۆریا هات بەبێ ئەوەی 1 دینار 1 دۆلار 1 پارە لە پارەکەی خۆیان مەسەلەن سەرفکە، تەواوی خوێندنگاکانی خۆی، تەواوی ناوەندەکانی خۆی لە خوێندنی بنەڕەتیەوە بۆ خوێندنی زانکۆ هەمووی تەکمیلە کرد بە ئەنتەرنێت. چۆن؟ ئەوان هاتن ئیسفادیان لە کۆمپانیەکانی گەیاندن بینی، کۆمپانیەکانی ئیتیساڵات، تەلەفۆنات، کۆمپانیای ئینتەرنێت. لە کاتێکە هەموو کۆمپانیەکانی پەیوەندیکردن لە دنیاە قازانجێکی زۆرە بینن بە کۆمپانیەکانی خۆشمانەوە، ئەگەر سەرڕۆیی نەبێ ئەتوانین بڵین هەموو کۆمپانیەکانی ئەنتەرنێت و تەلەفۆنات حەسەیان هەیە لە جیرفانەکانی ئێمەیە. یعنی ئێمە ئەگەر کرێچین بەڕاستی، ئەگەر ئێمە مەسەلەن پارێک نەدەین خۆتەوە و بۆت تازە ناکاتەوە، بۆت پڕ ناکاتەوە. باشە لە کاتێکە هەموو کۆمپانیەکان لە هەر وڵاتێکە ئیستفادە ئەکەن، کەواتە ئەبێ کۆمپانیەکانیش ڕۆڵیان هەبێ. کۆریا هات بم کۆمپانیانەی وەدوتی ناوەندەکانی خوێندنم بۆ بە تەکنەلۆژی بکە، لە بەرامبەری ئەوە لێت خۆش بم لە باچ مەدە. کەواتە مامۆستا ئایا ئەم شێوازی خوێندنی ئەلکترۆنیە بۆ وڵاتی ئێمە گونجاوە لە کاتێکە کە کارەبامان باش نییە، مناڵە بینی خوێندن بە ئۆنلاین ئەڵێ مامۆستا شەحنم پێ نەما، مامۆستا خەتەکەم کوژایەوە، هەندێک خەت هەیە لە ئێستایا بە کارەبا ئیشەکات. ئەمانش کۆمەڵێکیشە و گیر و گرفتن کە ڕووی لە قوتابیان کردو. کەواتە دوجار ئایا ئەم خوێندنە بۆ وڵاتی ئێمە گونجاوە، ئایا چ کاریگەریەک لەسەر خوێندکارەکانمان دروستە؟ خۆی ڕاستەکەی مەسەلەکە ئەوە نییە کە گونجاوە یان نەگونجاوە، یعنی هەندێک حاڵ هەیە ناچاریە بەڕاستی، ناچارە دەکات. یعنی بۆ نمونە ئێستا ئەم دۆخەی کە تێکەوتوین دۆخی تەندروستی، ینی دۆخێکە ناچاری کردووی کە هەندێک شوێن چۆڵ بکەی، ئەوەتە ناچارە دەکات کە پابندی بە هەندێک شتەوە، ینی ئەمە ناچاریە. ئەگەر وەکو باسم کرد مەسەلەن تەندروستی وەزعی باش بێ، ئەگەر خوا نەخواستە شەڕ لە وڵاتەکە دروست بێ، کەواتەوە هەندێک لە شوێنەکان دیسانەوە ناچارە دەکاتەوە بەمانە. ئەگەر ڕووداوی سروشتی دروست بێ، ئەگەر حاڵەتی دتر دروست بێ، ئەگەر جۆرێک لە بایکۆتکردن دروست بێ، ئەگەر لە وڵاتە گرفتی سیاسی دروست بێ، گرفتی بێدەسەڵاتی و پێحکومەتی دروست بێ، یعنی هەندێک حاڵەت هەیە، حاڵەتی ناچاریە، ینی جۆرێک لە ڕێکار هەیە کە تۆ هەڵبژاردنێکی تر لە بەردەمانیە بەڕاستی. بەڵام گرنگ چییە؟ گرنگ ئەوەیە تۆ باشترین هەڵبژاردنەکان ئیسفادە لێ بکەی، یاخود ئیستیغلالی ئەوانە بکەی. ئەبێ پێی بزانی ئەمانە مەسەلەن لە شوێنێکا بەکار هێنداون، لە چ وڵاتێکا بەکار هێنداون، لەکوێ مەسەلەن پرۆسەکە بە سەرکەوتووی بەکار هاتووە، لەکوێ وڵاتەکان هاتوون مەسەلەن هەستیان کردو زیانیان لێ بینیوە، هەردوو پرۆسەکە وەربگرین بۆی ئێمە بە قازانجی خۆمان وەری بگرین. مەسەلەن حتا لە بەکارهێنانی ئەنتەرنێت، من خۆم لە توێژینەوەی کا شتێکم خوێنێتەوە یابانەکان کە خۆیان منبعی تەکنەلۆژیان، منبعی بڵاوکردنەوەی تەکنەلۆژیان بۆ دنیا، لێکێ لە توێژینەوەکانیانە باسی مەترسی داهاتووی خێزانی یابانیەکە یا ئینسانی یابانیەکە، ئەڵێ ئەگەر ماوەی چەند ساڵێکی کە ئەنتەرنێت بەم شێوەیە بەکار بهێندێ، لە 50 ساڵی داهاتووە ئێمە تووشی گرفتی کەمبوونەوەی نەسەبە بینەوە، بۆ لەبەرەوەی بە پێی ئەو قسەی ئەو توێژینەوەیە خێزان پێکێنان لە تەمەنی 18 بۆ 23 ساڵیە لەوێ هەستیان کردو لەوەتەی بەم شێوێ ئەنتەرنێت بە زۆری بەکارهێندێ، خێزان پێکەوەنان کەم بۆتەوە،
کە خێزان کەم بێتەوە ئیتر نەسەب کەمە بێتەوە تێبینی بکە لە یابانێک کە جوڵیان مەسەلەن بەردەوامی هەیە یابانێک کە هەموو مێشکیان بەکارهێنن بۆ ئیشکردن بۆ خزمەتکردن ئەوانە ئەو بە خەتەری بزانێت بێلا ئێمە چۆن بێ بەڕاستی کە ئێمە نازانین چۆن بەکارێنێت کاتە ماوەسا ئێستا ڕێنمایی بەڕێستانۆک و شارەزایەکی واری پەروەردە بەو هەموو بابەتانی کە باسمان کرد کە خوێنی ئەلکترۆنی گرفتی لەسەر بەڵام هیچ اختیارێکیش نییە خۆ خوێنکارێک دوم حاضرەوە خوێنێ باشترە لەوەی هەر چۆن ئەم ڕێکارانە ئاسانتر بکرێت چ لایانی پەیوەندیدار چ خوێندکاراتە ڕێنمایی بەڕێستانۆک و شارەزایەکی واری خوێنی ئەلکترۆنی بۆ هەردوو لایەن بۆ مامۆستایەک وەروە بۆ خوێندکارێکیش کەوتە دەرفەتەی کە هەیە سوود وەربگرێت طبعا پێش هەموو شتێک ئەبێ حکوومەت بەڕاستی بڕیان لەوە بدا کە ئەبێ خوێندنی ئەلکترۆنی هەبێ کە ئەم قسەیە ئەەکەم بۆ نمونە هەموو خوێندنێک لە دنیاە مامۆستاشوان بە یاسا ڕێگەخرێ ئەوەندەی من تێبینیم کردبێ و بە دوواداچوونم بۆ کردبێ خوێندنی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان تەنانەت لە دەوڵەتی عێراقیشا بە یاسا ڕێک نەخراوە گرفتێکی شەیە بۆ نمونە خوێندن مەسەلەن یا سیستمی خوێندن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا خوێندنی ناوپۆلە واتە ئەگەر خوێندکارێک لە ناو پۆلا نەخوێندێ ڕەنگە لە داهاتوە گرفت بۆ بڕانامەکەی دروست ببێ ڕەنگە ئەوەی کە یونسکۆ ئەگەر بە یاسا ڕێک نەخرابێ ڕەنگە ئێستا مەسەلەن شوێنێکی وەکو یونسکۆ گرفتێک دروستکە ئێمە ئەزانین ساڵانی ڕابردووە خۆپیشاندان هەبوو بایکۆتکردن هەبوو هەمیشە هەڕەشەی یونسکۆ لەسەر بوو کە تۆ ساڵە حساب نەکرێت باش ئەمە تا ئێستا بە یاسا ڕێک نەخراوە بەڕاستی ڕەنگە ئێستا مەسەلەن شتێک بڵێن ئەمە پەتایەکی جیهانیە و یونسکۆ یا هەر شوێنێکی تر کەمێک چاوپۆشی ئەکا باش ئەگەر گرفتەکە تەنها لە وڵاتی منابوو ئەی چۆن خۆم بۆ ئەمە ئامادەکەم حاڵەتەکە لەوەیە لە هەموو دنیاە مەسەلەن چۆن ئەمە بە یاسا ڕێکخراوە چی لێ بکەین پێش هەموو شتێ ئەبێ پەرلەمان ڕۆڵی هەبێ لەمەیە ئەبێ قسەی هەبێ لەسەر ئەمەیە ئەمە ئەبێ لە یاساکانی خۆیان جێ بکاتەوە بەڕاستی حاڵەتێکی کە ئەوەیە کە لە هەموو دنیاە کاتێک کێشە دروستە بێ ئیبداعات دروستە بێ بیرکردنەوەی تازە دروستە بێ لە مەسەن تۆ تێبینی بکە هەموو نەزەریاتەکانی تعلم لە نێوانی دوو جەنگە جیهانیەکانە دروست بوون دوای جەنگەکان دروست بووە کاتێک جەنگێک دروستە بێ کارەسات بۆ خەڵک ئەهێنێ ئیتر ناچار بیریارەکان مفەکیرەکان پسپۆڕەکان بیرەکەنەوە شت ئینتاجەکەن بۆ ئەوی جارێک کە ئەگەرم کێشەیان توش بوو بتوانن چارەسەریکەن نەک چارەسەری ئەم کێشەیە بکەن بەڵکو پێشبینی کێشەی تریشەکەن اقتراحاتیانەوێ بۆ کێشەی تریش کەواتە ئەبێ جالەوەی کە لەلایەنی ڕسمیەوە دەوڵات یا حکوومەت ئیش لەسەر ئەمە بکە بەڕاستی ئەمە پێویستی بە بەستنی کۆنفرانسە پێویستی بە بەستنی مۆتەمەراتە بۆ ئەوەی خەڵکی پسپۆڕ کۆ بکرێنەوە لەم کێشە و گەنگەشانیا قسەیان هەبێ پێشنیاریان هەبێ من دڵنیام خەڵکانێکی پسپۆر یەزگار زۆر لەم هەرێمی خۆمانە هەیە خەڵکێکی یەزگار شارەزا لەم هەرێمی خۆمانە هەیە ئێمە ئەتوانین هەموو ئەمانە مەسەلەن ئیشی لێ بکردن بە مەرجێ حکوومەت گویان لێ بگرێ بە مەرجێ حکوومەت ئیشیان لەسەر بکات هەروەها ئەبێ زمینەی بۆ بڕەخسیان تێ ئەوە جالەوەی کە ئەبێ هەموو پێداویستی مامۆستایان لە موچە و لە هەموو ئەمانە دابین بکرێ ئەبێ زمینە بڕخسێنرێ بۆ ئەوەی کە جارێکی تر ناوەندەکانی خوێندن لە ناوەندێکی باخچەی مناڵانەوە تا ئەگاتە ناوەندەکانی زانکۆ بە هەموو ئەمانە پڕچەک بکرێن بە هەموو بوارە تەکنەلۆجیەکان ئیشیان تیا بکرێت جالەوەی کە بۆ نمونە منێکی مامۆستا کە شارەزانە بم لە بوارێکە ئەبێ خولم بۆ بکرێتەوە مەسەلەن من بۆ ئەم بوارە هەندێک شت هەیە خۆم شارەزایمتیان نەبووە بەڕاستی شارەزایم لە هەندێک حاڵەتا هەبوو بەڵام کاتێک چوومەتە ناو هەم بۆ هەندێک بوارە و کێشەیەکم بۆ دروست بووە چونکە ئەگەر نەچووماتە ئەو بارەیە ئەوم هەر نابینی بۆیە ناچار خۆم فێر کردەوە بۆ ئەوەی کە ئیش لەسەر ئەو بارە بکەم من دڵنیام ئێستاش بەشێکی زۆر نەک لە مامۆستایانی قۆناغی بنەڕەتی کە بەداخەوە ئەتوانم ئەگەر لەم زیز نەبن و مامۆستا بەڕێزانە کێشەیەکی یەجگار زۆر هەیە کە ئەمەیان پەیوەندی بەلایانی مادیەوە نیە بە هیچ شێوەیەک چونکە فترەیەکی زۆر ئەتوانم بڵێم گیرفانەکانیش خڕوپڕ بوون وەزعی داراییش باش بووە کەچی دۆخی پەروەردەمان زۆر باش نەبووە
باشە نەک مامۆستایانی قۆناغەکانی تر لە ئێستا توانین بڵێن مامۆستایانی قۆناغی زانکۆش وەزعیان باش نییە بەداخەوە زۆر باشە مامۆستا باس لەوە کرد کە دوجار ناچارە بێ هەر بڕیار بدرێت ئەم خوێندنی ئەلکترۆنیە بگرێت بەڵام ئەی چی لەو خوێندکارانە بکەین کە لە لادەکان کە دوورە دەستن ئایا دوجار ئەبێت هەندێک قوربانی هەندێک خوێندکار بنە قوربانی و لە خوێندن بێبەش بن ئەبێت بەڵێ خۆی لە هەموو شوێنێکە ئەبێ لەگەڵ بارودۆخەکەیان مامەڵە بکەیت لە هەموو جێگەیەکە لە هەموو مۆقعەکە بەپێی بارودۆخەکە مامەڵە بکەیت و هەتا بەپێی وەرزەکان ئێمە ڕاستە پێکهاتەی دانیشتوانی هەرمی کوردستان وایە کە بەشێکی زۆری دانیشتوانەکەمان خەڵکی دەروی شارەکانن هەتا ئێستا لە زانکۆ زیاتر لە 6 بۆ 7,000 خوێندکاری داخلیمان هەیە هەمووی لە دەروی شارەکانەوە دێن و ئەشزانین کە لە زۆر شوێن لە ناوچەکان ئەسڵ نەک ئینتەرنێت لە هەندێک شوێن شەبەکەی مۆبایل نییە لە هەندێک شوێن کارەبانیە لە هەندێک شوێن ئەم حاڵەتانی نییە بۆ ئەمە ئەتوانین ئیسفادە بکەین لە خوێندنی ئاوێتە خوێندنێکی تێکەڵ و ئەو شوێنانی کە هێڵی ئینتەرنێتیان نییە و ئەو شوێنانەی کە مۆبایل کاریتیان ناکە بە شێوازی ئەلکترۆنی چۆن بە شێوازی ئەلکترۆنی مامۆستا ئەتوانێت بابەتەکانی هەموو ئەو بابەتانی کە بیوترێت بیڵێتەوە لەسەر CD یا لەسەر هەر شتێکی تر تەسجیلی بکات تۆماریان بکات بەڵام ئەمە ئەرکی حکوومەتە کە هەموو پێداویستیەکان دابینکە بۆ نمونە لە گوندێکە 100 خوێندکار هەیە ئەبێ بای چەند مادە ئەڵێتەوە چەند مادەی ئەخوێنێ بای ئەوەندە مادە CD بۆ ئەم خوێندکارانە دابین بکرێ ئامادە بکرێ پێداویستیەکانیان دابین بکرێ لە کاتێکا بۆ خراپترین حاڵ من ئەتوانم بۆ نمونەوەکو مامۆستایەک بابەتەکانم لەسەر CD-یەک تۆمار بکەم و بینێرم بۆ ئەم خوێندکارانە بینێرم بۆ ئەم شوێنانە CD نافلاش یا هەشتێکی تر ئەو کاتە مەسەلەن گریمان لە دەیەکی کە 100 خوێندکاری تایە 2 کۆمپیوتەری تایە ئەتوانن مەسەلەن لە یەک ژوورە دانیشن CD-یەکە بکەنە ناو کۆمپیوتەرەکە و بە هەمویان بەجارێک گوێی لێ بگرن بەڵام دوجار لەو کاتێ هەر مامۆستاوانەکە بڵێتەوە باشتر نیە مامۆستا خۆی لە حاڵەتێکە ئەمە وتمان لە حاڵەتی ناچاریە بێگومان وتنەوەی وانە لە مامۆستا یا لەگەڵ دەرەوەی پۆلا فەرقێکی ێجگار زۆری هەیە چکە هەمووانە بێ ئەوە بزانین کە لە ناو ناوەندی خوێندنە تەنها فێرکردن نییە تەنها گەیاندنی زانیاری نییە بەڵکو هەر خۆی ناوەندی خوێندن ناوەندێکی کۆمەڵایەتیە ناوەندێکی مرۆییە توانین بڵین چ خوێندنی ئۆنلاین بێ خوێندنی ئەلکترۆنی بێ تێکەڵ بێت بە حی مامۆستا بچێتە کۆلەوە هەمووی بە ئەوەندە مەجای تایە گەر حکوومەت و لایانی پەیوەندیدار بە شێوازێکی زۆر لۆسۆزان لە خەمی پەروەردەیە بەشتێکی و نەقورس نیە بێگومان ئێستا مامۆستاشوان لە ڕێگەی مراسەلاتەوە یاخود لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنیەوە تەنانەت خوێندنی ئۆنلاینەوە هەندێک جار خوێندنی باڵا ئەتوانێت ئیسفادە لەوانە ببینێ باشە کەسێک شەهادەی ماستەر هێنێ دکتۆرا هێنێ لە ڕێگەی ئەم خوێندنانەوە ئەتوانێت بخوێنێ باشە کە بتوانرێت ئەم حاڵەتانە ببێ و بڕوانامەیەکی وا بەرز بدرێ بۆچی ناتوانێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بڕۆین گرفتەکە لە چیە گرفتەکە لە خوێندنەکەیان نییە لە ئەساسە بەڵێ من پێشتر ئاماژەم پێکرد هەموو خوێندنێک هەموو ڕێگەیەک لایانی باشی هەیە و لایانی خراپەشی هەیە کەم و کوڕەکانیشی هەیە بەڵام لە حاڵەتی ناچاریە مەسەلەن وەکو باسم کردی ئەمە ئەتوانین ئەمە بکەین ئێمە بتوانین پشت بەم لایەنە ببەستین بەڕاستی زۆر باشە کەواتە مامۆستا دەرفەتوان هیچ نەماوە لە شێوازێکی زۆر کورت وکو کۆتا پرسیار دیسانەوە داواکاریت لەلایانی پەیوەندیدار و ڕێنمایی بۆ خوێندکاران چۆن بتوانن سوود لەم دەرفەتە وەربگرن بۆی هیچ نا کەمێک فێر بن باشتر لەوەی هەر هیچ فێر نەبن سەرتا من پێشۆی مەسەن ڕوو بکەمە خوێندکاران یا مامۆستاکان من ڕووی دەمەکەمە حکوومەت و دەسەڵات یعنی ئەوەی کە چەترە لەم هەرێمەیە دەسەڵاتە و ئەوەی بەرپرسیاری یەکەم و کۆتایی هەر دەسەڵاتە لە جێبەجێکردن و یەکلایکردنەوەی هەموو پرۆسەیەەکە ئەبێت دەسەڵات هەموو پێداویستەکانی مامۆستایان بە موچەکانیان بە پێداویستەکانی تریان بە پێداویستی ناوەندەکانی خوێندن هەمووی دابینکە دواتر بیر لەوە بکرێتەوە مامۆستا ئەرکی لەسەرشانە مادام ئەرکەکە لەسەر شانتە ئەبێ من تۆزە خۆمان دوو بکەم خۆمیلا بکەم خۆم فێر بکەم ئەگەر شتێک شارەزایمتیانیە داوای کردنەوەی خول و ئەم جۆرە شتانە بکەم بۆ خوێندکار ڕاستەکەی خوێندکار ئەتوانم بڵم پرۆسەیەکی تر لە ژیانیا ئەزمونونەکە ڕەنگە پێشتر ئەم پرۆسەی ئەزمون نەکرد بێ بەڵام ئێستا ئەزمونیەکە هەر پرۆسەیەک بەکاری بێنی هەر بەرنمەیەکی تر بەکاری بێنی هەر ڕێکارێکی تر بەکاری بێنی لە دو ڕۆژە سوودێکت پێگەێنێ بۆیە من تکا لە خوێندکارە خۆشویستەکانەکەم ئەوان و هەست نەکەن مەسەلەن کە بەکارهێنانی ئەمانە لە بەزیانی ئەوانەیە
بە قازان گیانە بەڵام من دیسانەوە ئەمە دووپاتەکەمەوە کە من بۆ نمونە جیاوازی زۆر لەوە هەیە کە لەگەڵ خوێندکارەکانمان ڕوبەڕوو یەکتری ببینین ڕوبەڕوو هەست و سۆز لەگەڵ خوێندکارەکانە بگۆڕینەوە ڕوبەڕوو بتوانێت پرسیارم لێ بکە وەڵامی بدەمەوە ئەمانە بێگومان جیاوازێکی زۆری هەیە بەڵام لە حاڵەتی ناچاریە ناچارین هەمومانە بەکاربهێنین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕزگار حەمەلا و خالیل مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابتان. وڵە بینەرانی عزیز دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە ساڵتان لەبێت بۆ ڕێزان کورتێکی وڵەکانتان پێشکەشتن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەێنێت سەرۆکاتی پەرلەمان بۆ بە پاشکۆی حکوومەت و بۆ هۆیشەوە پەرلەمان نوێنەرایەتی گەل ناکات بەڵکو نوێنەرایەتی حکوومەت دەکات. عەبدولستارمەجید دوای بایکۆتکردنی کۆبوونەوەی دوێنێی پەرلەمان وتیشی سەرۆکاتی پەرلەمان خۆی بە بابەتی لاوەکیەوە سەرقاڵ کردووە گرنگی باپرسەکانی پەیوەست با ژیانی خەڵک نادات بە تایبەتیش موچە. چوار ئەندامی کوردی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاگەیەنراوێکی هاوبەشدا داوا لە حکوومەتی هەرێم دەکەن هەنگاوی بەپەلە بنێت بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد. هەریەک لە ئەحمەدی حاجی ڕەشید و جەمال کۆچەر و شیروان میرزا و هۆشیار عەبدوڵڵا دەڵێن پشتیوانی لە ڕێکەوتنی دەستوری و یاسایی نێوان هەردوو حکوومەتی فیدراڵی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لە پێناوی کۆتایی هێنان با کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و شایستەدارایەکانی تری هەرێم لە نێوانیاندا پێشمەرگە و جوتیاران و تێکڕای شایستەدارایەکانی تر. هەروەها هاتووە وەک ئەندامانی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ پەڕی ڕاشکاویەوە ڕایدەگەێنن کە کاری جدی بۆ ئەوە دەکەن داهاتی نەوت و داهاتەکانی تری هەرێمی کوردستان تەنها لە خزمەتی هاونیشتیمانیاندا بەکاربهێنرێن. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق جەخت لەوە دەکاتەوە کە ڕێگە بەمانەوەی هیچ گروپێکی چەکداری لە قەزای شەنگەل ڕۆژاوای پارێزگای نینەوە نادرێت. فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی سەر با وەزارەتی بەرگری عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە دۆسیەی ئەمنی ناو قەزای شەنگال بە تەنها لە دەست پۆلیسی خۆجەییدا دەبێت حکوومەتی فیدراڵی بەرپرسەلی. وتیشی هێزەکانی فیدراڵی لە داهاتوێکی نزیکدا لە شەنگال بڵاوەیان پێدەکرێت. لە ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بەوە درراوە کە سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان مستەفا کازمی جەخت لەوە دەکاتەوە کە نابێت ڕێگە بە هیچ گروپێکی چەکداری لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەت بدرێت لە شەنگالدا بمێننەوە. دادگایەکی عێراق بە تۆمەتی هێرشکردنە سەر خۆپیشاندەران سزای 9 ساڵ بەندکردنی بۆ حوسێن بدیری ئەندامی ئەنجومەنی پارێزگای نینەوە دەرکرد. حەسەن جابری ئەندامی سەندیکای پارێزەرانی عێراق لا لێدوانێکدا وتی سزاکە لەلایەن دادگای شامیە لە دیوانی باشووری عێراق دەرکرا و لا بەرامبەر هێرشکردنە سەر خۆپیشاندەران بووە لە ساڵی ڕابردوودا. جابری ڕوونی کردەوە کە لە مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو دادیا با هەمان تۆمەت فەرمانی دەستگیرکردنی بۆ بدێری دەرکردن بەڵام ناوبرا و خۆی شوێن بزر کردووە و ئامادە نەبووە بچێتە بەردەم دادگا. دەسەڵاتدارانی عێراق دەڵێن حوسێن بدیری لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2009دا لەگەڵ پاسەوانەکانی هێرشیان کردە سەر خۆپیشاندەران لە ناوەڕاستی پارێزگای دیوانیە. ژمارەی و توشبوانەی کۆرۆنا کە لە سەرانسەری جیهان دوای توشبوونیان با پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ چاک بوونەتەوە 42 ملیۆن کەسی تێپەڕە. بەپێی دوایین زانیاری ماڵپەڕی وەردۆمێتەر کە بە پشت بە ئامارە فەرمیە نوێیەکانی توشبوون با کۆرۆنا دەبەستێت زیاتر لە 17 ملیۆن و 262 هزار توشبووش تا ئێستا چارەسەرکردنیان درێژەی هەیە. ژمارەی توشبانی پەتاکە لە سەرانسەری جیهاندا 6 ملیۆن و 700 هزار کەسی تێپەڕاندووە 1 ملیۆن و 426 هزار و 834 کەس بە پەتاکە گیانیان لەدەستداوە. کورتێ هەواڵەکانتان پێشکەشکرا پاش ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتانی لەگەڵتان بەردەوام بێت. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین ئەویش بابەتی وەرزی پەڵەدان و کێڵانی زەویە کوشت و کاڵیەکانە با بزانین
مەبەست لە پەڵەدانی زەوی و وەروەها چۆنێتی کێڵان و کاتی کێڵانی ئەو زەویە کوشت و کاڵیانە چۆن چۆنیە بینەری ئەو بەرنامەیە دەبێت. بچۆکیان چۆنی؟ باشی؟ پەڵەی یاوە؟ لێزانی؟ لەوە ئەگەر پەڵەی دابێ یانە؟ چەندێکە خەریکی ئەمەی؟ لە هەشت و چارەکی بەیانیەوە ئێستا خەریکە بێتە سەحای یەکی نیوەڕۆ. چەند ساڵە جووتەکەی؟ سایەقی ئەم ساڵی؟ لەشە ساڵ بێت. ئایزان و خۆشەویستان سڵاوی خۆی گەورەتان لێبێت. دیارە ئێستا وەرزی ئەوەیە کە ئیدی زەویە کوشت و کاڵیەکان بکێڵێنرێت یاخۆت قسەیەکی تریژ هەیە کە دەکرێت لە مۆرزەیە ئاخۆم پەڵەی دابێت یاخۆت نا ڕەنگە زۆرێک لە ئێوە هێشتا بە تایبەتی لە نەوەی تازە نەزانێت پەڵەدان چۆنە یاخۆت بۆچی دەڵێن زۆر جار ئاخۆم پەڵەی دابێت یانە کە دەستپێکی سەرەتای وەرزی بارانبارین لە پاییزەوە ئیدی بە تایبەت خەمی یەکەمی جوتیارەکانەوەیە ئاخۆ پەڵەی دابێت یاخۆت نا. ئێستا من لە دەشتی بەرفراوانی شارە زورم. ئەگەر زومی کامێرەکەم بکەوێتە سەر دەشتی شارە زور ئەمە تەنها بەشێکێتی. بۆیە گرنگترین شت ئەوەیە کە لە ئێستادا بزانین پەڵەی داوە یاخودنا دەشتی شارە زور ئایا چی تیاچێت وە تا چەندە باشە بۆ کەرتی کوشت و کاڵی لە هەرێمی کوردستان بەگشتی لێرە چۆن جووتەکرێت یا لەم وەرزەدا بەگشتی جووتکردن چۆنە ئامێرەکانی پێداویستیەکانی جووتیاران بەگشتی تا چەند لە بەردەستن و خەم و پەژاری یا خەمی جووتیاران بەگشتی چۆنە لەسەر بەرهەمەکانیان لەسەر زەویە کوشت و کاڵیەکانیان چیان پێویستە تا چەند وەزارەتی کوشت و کاڵ ئاوڕیان لێ دەداتەوە بە تایبەتی لەگەڵمانە بن با بزانین پەڵەدان چۆنە لەگەڵمان بن. جووتکردن یان کێڵانی زەویە کشت و کاڵیەکانیش یاسای تایبەتمەندی خۆی هەیە. هەم پەیوەستە بە جۆری ئەو ئەرزەی کە دەیکێڵی و هەم پەیوەستە بە تایبەتی لەم وەرزەدا ئایا تا چەندە پەڵەی دابێت یاخود نا. بە تایبەتی لە ئاستی ئەوەی کە تا چەندە دەبێت ئەم ئەرزە کشت و کاڵیانەی کە دەیکێڵی بۆ نمونە لەم وەرزەدا دەبێت چەند سانتیم قوڵایی بێت یاخود گاسنەکان بچنە ناو ئەرزەکەەوە و یەکێ لە نیشانەکانی پەڵەدان ئەوەیە کە ئێستا من لەگەڵ هەندێک لە شۆفێری تراکتۆرەکانەوەی کە ئەزمونێکی باشیان لە جووتکردن هەیە قساکەمەوە لەگەڵ جووتیارەکانی عادەتەن ئەو خاکی کە سەروژێری دەکاتەوە دەبێ هەمووی چڕ بوو بێت خاکی وشک نەما بێت ئەو کات دەتوانین بڵێن جووتی کردووە. بۆیە یەکەم پرسیاریش لە یەکێ لە شۆفێرە با بڵێن مێر منداڵەکانم پرسی ئەویش تەنانەتەوە زمونەی وەرگرتووە وتی نە هێشتا پەڵەی نەداوە. مام علی زۆر سپاس بۆ دەرفەتە عادەتەن جووتیار کە هاتە سەر زەویە کوشت و کاڵیەکانی ئیدی پەلەیەتی و بۆ دەخل لە کاتەگە ڕێزوو کارەکانی تەواوکە بە تایبەتی هەندێک لە تێپەڕاندنی کارەکانتان کرێی تێچووەکەی بە پێی کاتژمێرە بۆیە سپاسانەکەم بۆ دەرفەتە. دەمێ بزانم لە ئێستادا دەستپێکی ئیدی وەرزی کوشت و کاڵیە بزانم گرفتی جووتیارەکان چییە چکە ناچارم هەمیشە بە بابەتە گرفتیەکان دەست پێ بکەین لەبەروی بەڕاستی جووتیار لە وڵاتی ئەمەیە
بەو زەویە جوانەی بۆ نعمەتە جوانەی کە هەمانە گرفتیان زۆرە باوەڕیان لێ نادرێتەوە وەکو پێویست. سەرەتا بە خێراتنتانەکەم سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە لەگەڵ جوتیارانی ناوچەی شارە زورە ئەیکێشن و کەناڵی ئاسمانی زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم کە ئەم دەرفەتیان بۆ ڕەخسانوین کە بۆ معانات و بۆ کێشە و گرفتەکانی جوتیاران کە لە ڕاستی ئاخۆی ئەبواە کێشە نەبووە بەڵام ئێستا وای لێ هاتووە کەیتر سەرەتای هەموو ئیشێک و سەرەداوەکان بە کێشەوە دەست پێ ئەکات. ئێمە ئێستاگە لە سەرەتای وەرزی داچاندنی داڵ و داناین کەشێکی خۆشە ئەلحەمدوللا پەڵەیەکی جوانیاوە و جوتیارەکان هەوڵی ئەوە دەن بە زووترین کات تۆکانیان بکەنە ژێر خاک و ئەمە یەک دویش ئێستا جوتیاران معاناتیان ئەوەیە کە هەموو ساڵێ داڵەکان دووبارە ئەبنەوە لە زەوی کشاوەرتەکانە لە کۆنا و لە باو باپیرانمانەوە توانە لە بەردیکە و لە وەردیکە یعنی با لەسەر بیکە بە بەردۆ بەڵام زەویەکە وەرد بێت بەڵام ئێستا ساڵانە دا ئەچێنرێتەوە ئەبێ کووتێکی زۆری گەرەکە و ئەم کوتەش سعری تیجاریە لە بازاڕە و هەروە حکوومەتیش یارمەتی فەلاحەکان نادات یعنی ساڵانە ئەگەر یارمەتێکیشی بدا دوو فەردە کوت ئەدا بە فەلاحی ئەگەر 100 دۆنم عەرزیە بێت دوو فەردە ئەوەی کە ئێستا پێویستان پێێتی دەقیق چیە لە مۆرزی کوشتوکاڵ لە مۆرزی کێڵانی ئەرزەکانتان زۆر جوانە ئێستا لەم کاتا پێویستمان بە تراکتۆر کە جووتمان بۆ بکات بیکێڵە و لەگەڵ تۆ و سەماد یۆریە ئیشتان بۆ دابین کراوە هیچمان بۆ دابین نەکراوە ئێستا لەم کاتا ئێمە هیچ دابین نەکراوە خۆمان هەموو شتەکانەکەین بەڵام لەو سەری شۆکە دەغڵودان دەرئەچێت خۆتان نەزانن ئەدرێ بە سایلۆ سایلۆش فەلاح کەمی ئیگەێنێتە سایلۆ بۆی ناگاتە سایلۆ زۆر باشە من دەمەوێت بزانم مامەلی ساڵ کێڵانی زەویە کوشتوکاڵیەکان دواکەوت ئایا وەرزی بارانبارین هیچ گۆڕانکاریەکی کردو لە ڕووی سروشتی خۆیەوە هیچ دواکەوتوین ئەلحەمدولیلا ئەم ساڵ لە کاتی خۆیان پەڵەیاوە و ئێمە وەکو پندێکەیە ئەڵێ 5/11 ئیتر کاتی پەڵەیە پەڵەی داوە ئێستا بەڵێ پەڵەی داوە باوەڕێنەوە پەڵەی نەدا نا مەگەر بەرەو گەرمیان ئەوش بەرەو ڕووی چەمچەماڵێ بەرەو ڕووی کەرکووک و بەرەو لای هەولێرۆ بڕۆینا ئەلحەمدولیلا مەرجەکانی پەڵەدان لە قانونی کوشتتوکاڵیە کە کشاوەرزیە 7 میلیم بارانە بەپێی میلیمە یا بەپێی میلیمە کاڵ دەکەی ئەرزەکەت سەرخوارکردن وشکیتیان ئەوش جێگاش هەیە بەرزە جێگا هەیە چاڵە ئیتر ئەینان نییە ئەلحەمدولیلا ئێرە باشە لە 100 میلیم زیاتر باریوە لەم شوێنان بەڵام ئەم 100 میلیمە پێوەرە بۆ هەموو ئێستا دەشتی شارە زۆر هەموو توانین بڵێن پەڵەیاوە مەگە شوێنێک زۆر شوێنێک زۆر پەڵەی ناوە بەستر زورکەکانیش هینە ئەو شوێنی کاوتیا وەستێتەوە ڕەنگە زیاتر ئەوەی کە نەختێ چاڵ و نزمە زیاتر زووتر پەڵیتیا بەڵام ئێستا کاتەکەش زووە بۆ تۆ یعنی کە ئەم شوێنەی کە ئەگەر وشکیشی تیاابێ 4 ڕۆژتر خۆی وشکیتیان نامێنێ ئەگەر بارانیش نەبارێت ئەلحەمدولیلا ینی پەڵەیەکی وایە پێویستمان باران هەیە هێشتا وەکو بۆ لە مۆرزەیە بۆی کە ئیدی بە بێخەمی تو ئەرزەکان پیشەڵی پێویستان بە باران هەیە چەند جۆر کێڵانمانی ئێستا هەر یەک جۆرە کێڵان بەدەوە داچێنرە یەکسەر ئێستا گەنم جۆ نیسک پاقلە و ئیتر هەر ڕشتەوەمانە بەس لای خۆمانە و شتانە ناکرێت زۆر باش ئەمانە هەموو ئەچێنرێت لە دەشتی شارە زۆر کێڵانی ئەرزە کوشتتوکاڵیەکان ئێستش بە دۆنمە یا بە سەعاتە بە سەعات سەعاتی چەندە بێ بدەن وەڵڵاهی ئیتر شوێن کەوتە شوێن وایە 20 شوێن وایە 25 شوێن واشێ پاپاوانزە ئیشەکەن بە 15 شەیە بە 25 کەمتر ئێستا نەماوە مەگەر ئەرزێک نەختێ ناخۆش بێت ئەینە هەر بە 20 هەر بە 20 دوانمێک ساعتێکە بێ باڵێ سعات دەرەچێت دوانم ئەگەر ئەرزەکە ڕێک بێ باشترە تاوەکو ئەرزەکە خوارۆخێت و لار بێ زیاترە باش تراکتۆری فەرقەکە جۆی ڕەنگە شۆفێری زۆری شۆفێر و تراکتۆرەکانی فەرقەکە ئەلحەمدولیلا تراکتۆرەکانی گشتی بۆ بەم تازانە گاسنی جوانیان ها بە دوا و ئەرزەکە جوانە کێڵنەوەکو جاران نییە نەیەکێڵە مەکینی ئەنتەر بوو جاران نیوەیە کێڵا و نیوەی بە بەیاری بەجێڵە بەس ئەلحەمدولیلا ئەم تراکتۆرە تازانە 5-6 گاسن ها بە دوایەوە جوان ئەرزەکە بۆ شیەکاتەوە و بە پێی تایمی کەمیشی بۆدا هەتاوەکو تۆ کەمی بۆداخە ناجیحە هەتا کەم بێت یعنی خۆی قانونی
کشتتوکاڵی ئەڵێ تۆز بچێتە سەر دۆمەکە ئێستا تۆ ئەم ساڵ چی چاندووە یا چی ئەچێنی این ساڵ من گەنم و پاقلە ئەچێن گەرمەکە گەرمی باشتان دەستەکەوێت گەرمی دەرەجەیە کە سبێنێ کە ڕادستی سایلۆکانیانەکەنەوە باشتانەوەکە بەڵێ ئەبێ بە دوای ئەو گەرمانە بگەڕێکە سەیلۆ وەرێگری بەڵام من ئەم ساڵ کیلۆ بە چەنە گەنم ئێستا ئەوەی بۆ تۆ بە 500 دەنی کیلۆ بە 500 دەنی بەڵام چەنی لێ سەوزە بێتەوە والله ئەوە دەست ئەڵڵا کەوت بۆی هەیە لە شوێنی وایە یەک و دە ئەبڕێ لە شوێنێک و 20 جێگای واشەیە یەک چلیشە بڕێت پاقلەکە چی چەند جۆر پاقلەمان ئێستا هەیە لە بازارەوە باشترینیان کامان کە لە شارە زورە پاقلە واللهی لەوە چێ دووعنی وەکو خۆم پاقلی کورتیمان هەیە دوو دنکەگرێ پاقلەی سۆمەریش هەیە 5-6 دنکەگرێ و درێژ کامیان ئێستا لە بازار زیاترەوە سۆمەرەچێن سۆمەرەچێن بەس من خۆم وەکو خۆم 2-3 ساڵە پاقلە ئەەکەم بەس کوردیەکە ئەەکەم ئەویش بۆ ئەوەی کە کوردیەکە تاموبۆی خۆشترە و حد لە چێشتی لێ نیە ماڵەکان تریش ئەزان کە پاقلەوەی بۆ نەگەێ ڕعینن ڕۆنی کوردی بۆ نەگەێڕ فەرقی لە خواردنیشی خۆش زۆر باشە مامادی سپاس دەکەم دەمێت لەگەڵ مامەڵا بچین سەر زەوی کشتتوکاڵەکان لەسەرەوەی کە بزانم یاسا تایبەتەکانی کێڵان یاخود جووتکردن چۆنە و ئایا ئێستا بە باوەڕی شۆفێرە تراکتۆرەکان پەڵی یاوە یاخود نا و کار و کەسابەتی ئێوە وەکو خاوەن تراکتۆرەکان ئێستا چۆنە چکە زۆربەی جوتیارەکان ئێستا بوونەتە خاوەنی تراکتۆری خۆیان با بچینەوێ مامەڵا باشە زۆر سپاس. وەک ئاماژەمان پێکرد ئازیزان دیارە جووتکردن یاخود زەوی کێڵانیش یاسای تایبەتی خۆی هەیە و ئەتوانم بڵێم ئەوانەی کە پیشیان بووەتە کێڵانی زەوی کشتتوکاڵیەکان لە ئەمان کاتە خۆشیان جووتیارن ئەزمونێکی باشیان هەیە لە شێوازی هەم ئەوەی کە ئەم ئەرزە تا چەندە بە کەڵک دێەوە بە کەڵکی چە جۆرە بەرهەمێکی کشتتوکاڵی دێواروەها لە ڕووی پەڵەدانیشەوە ئەزمموی باشیان هێبزین ئایا لەو زەویە کە کێڵاوێتی تا چەندە پەڵەی یاوە چەندە پەڵەدان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر فەرقەکە لە کاتێکە کە ڕێژەی بارانبارین کەم بێت کە هێشتا نەگەشتی بیناوە وەرزێک کە ئیدی بڵێن بە دڵنیاییەوە هەموو شوێنێک پەڵەی داوە بۆیە لەگەڵ میوانەکەم کایا بڵا قسە ئەەکەم کە یەکێکە لە ئەوانەی هەم خۆی جووتیارەوە هەم لێرە تراکتۆری هەیە کە زەوی کشتتوکاڵی سەرقاڵی کێڵانی زەوی کشتتوکاڵەکانەکە وڵا زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم جووتکردن یاخۆت زەوی کێڵانیش یاسای تایبەتی خۆی هەیە ئەم یاسایە چۆنە یاسای جووتکردن ئیمڕۆ وای لێ هاتووە هەموو کەسێک ئەوەی کە فەلاح و عەرزی هەیە تراکتۆری کڕیەوە بۆ خۆی ئیتر یا بەسەریا گاتنە بەستێ و دەستەکە بە جووتکردن ئیتر تاوان ئەمیش یاسای خۆیە مەسەلەی جووتکردن ئەبێ هەم ساحب مەکینە فەلاحیش بێ لەبەرئێستا من ئیش بۆ ئەم پیاوەکەم ئەم پیاوە پەڵەی تەواوی نەداوە ئەگەر من ئەم گاسانە زۆر دەستی وەداخەم موشک دەرێنێ ئەو تۆ چێتە بینی تەڕوشکۆ ئەفەوتێتەوەکەی لەبەرەوە ئەبێ ساحبی تراکتۆر هەم فەلاح بێ هەم سایق تراکتۆر بێ لەبەرەوە کابرا تووری زەرەر نەکە من هەم مجموعەیە فەلاحی خۆمە جووتیان بۆکەم ئێستا من فەلاحمەیە کە جووتی بۆکەم ساڵانە ئێستا خەڵک تۆ بچی بە خۆڕایشی بۆکەی پێ ناکات لەبەرەوە من ئەزانێت چۆن ئیشی بۆ بەرهەمی دەستی تۆی دیارە لەبەرەوە گرنگە بزانڵە ڕێژەی ئەو تۆیی کە ئایچێنی کە سەوز بێ یاخود چەنی سەوز نەبێ پەیوەستە بە کاریگانی جۆری جووتەکەش کاریگەری هەیە طبعا هەیەی سام جووتا ئەگەر پێت ئەڵێم ئەم جووتا ئەگەر من زیاد دەستی بۆ داخەمەوە تۆ فەوتێنێ لەبەرەوە ژێری وشکە بەڵێ سەرێتە تقریبا 20 سانتینێ تەڕ بووە بەڵام تۆ دەگەر زیادەوە کێڵانیش پیشەیەکی تایبەتە ئای چۆن پیشەی تایبەتە پێ شارەزای نەبێ و تۆی کابرا فەوتێنی یعنی سام لەگەمە دەستی بۆ داخەم زیاتر ئەچێت تەڕۆژ تێکڵاوە بێ و تۆ فەوتێنێ ئەبێ وایچیتە خوارەوە دە بۆ 20 زیاتر بێ چونکە پەڵی تەواوی ناوە دەری زیاد بۆ داخی وش دێنێتە دەرەوە
دەبۆ 20 ئەگەر پەڵەی تەواو بدا پەڵەی تەوابدا کێشەی نییە تۆ هەتە نەبچێتە ژێرۆ سەوزە بێ تۆ هەرچەندە بەڵێ سەوز ئێستا ئەمڕۆ چەند چوونەتە خوارەوە دەبۆ 20 سانتیم دەبۆ 20 بەڵێ پەڵەی داوە پەڵەی تەواو نە لە چ شوێنە ئێستا ئەم ماوەیە ئیشت کردووە لە منتیقی خۆمانە بۆ منتیقی هەڵەبجە ڕەنگە پەڵەیدایە بەس منتیقی خۆمان پەڵەی نەیاوە ئێستا زیاتر لە 20 سانتین وشکێنێتە دەرەوە تا حالێنەمە بگەڕێ بە دوایە قوڵی وشکی زۆر هەتە نەدەستیمەدا نەختووە لەبەر خاتی تۆکە منتیقی شارە زۆر باشە تۆی پێکرێ ئێستا و کوڵەیە وشکەوە کێشەی نییە بەڵێ ئێستامە وشکەوە وشکە ئەوە قوڵی وشکە نەکو لە شوێن ها جۆرە ها شوێن قوڵی وشکی دەرێنەوە بەس تۆی پێکرێ بەس ئەبێ بزانی چۆن ئەیکێڵی مەسلەی کێڵانەکەی بێ بزانین چۆن ئەیکێڵ ئەگەر زیاد دەستی بۆ داخی ئەو تۆ بچێتە سەرەوە کە سەوز بوو لەو تەڕێ و ڕشکی چێت سەرە وشکیە یەکسەر ئەفوتێ چەند جۆر گاسنمان هەیەوە لەم کاتەیە کام زیاتر لە گاسنەکان بەکاری واللهی بۆ حالێن بۆ تۆکردن ئەو تا خەڵک هەر بەیە گاسنەی کرد شاخەکە بووانی هەرسێ گاسنەکە بوو بەڵام الحەمدولله ئێستا هەموو شتێک هەیە تا منۆ خۆم سێنەوە گاسن مەیە بەس بۆ داچاند خەرماشەم هەیە ئەم شەشدەمانەم هەیە شەشدەمە وردەکەی تریشم هەیە زیاتر ئیمساڵ ئەگەر پەڵی یابێ بۆ وەرد خەرماشەکە بەکارێنی چنەکە بەڵام ئیمساڵ چونکە پەڵی ناوەتان بە یە گاسن دەیاچێن ئەمە جارڕە برۆ بەرچون دەیکا پێڵێن برۆ بەرچێن بەم گاسنەیەکە ئەم گاسنە بورێتیان نایاڵی ئەم دیویەکە کابڵە ئەگەر بۆ گەنمی بوێ بە جیاوازە ئەگەر بۆ پاقلێ بێ جیاواز هەیە لە شێوازی کێڵانەکەیە بەس بۆ مەسلەی گەنم بۆ مەسلەی گەنم ئەبێ ئەو جوتە ئاوا شان بات لەبەرەوە دوای بۆ دەڕاستە بۆ گەنم زۆر کێشەی نییە بەڵام بۆ جۆتەپان خۆشم دەڕاستیشم هەیە بۆ جۆ بۆ خەلەیەکە بکەوێ ئەگەر جووتەکەی ڕێک نەبێت دوای هەڵ ناگیری زۆر باش بۆ دەڕاستە ئەبێ بە مشکلە گرنگترین ئەزمون لە پیشەکەی ئێوە یا چیەکە بێ بزانی هەر ئیلا کێڵانەکەیە نە مەسلەی شارەزایش دەورە بینی تا تایقی وا هەیە جووتەکە لە خەتێکا سێ جار بەگدانی ئەمە سەعات لەسەر کابرا زیاکە تۆ ئەگەر سایقبی لە سەرۆکانە بەگ ناوێ یەکسەر بگەڕێرەوە یەکسەر بگەڕێرە بەس ئەگەر تۆ بەگێدانێ هەتایی تو ئەڕۆی تۆ سایقی وایە دوو بەگدانێ ئەمە چی ئەمە سەعاتەکە سەر کابرا زیاکە تەمان ئەمەش پیشەیە ئەبێ خۆ میهنەی خۆ بزانی زۆر باش ئێستا ئێوە پیشەتان لەم وەرزانەیە بووەتە زەوی کێڵان بەڵێ هیچ پارەی پێپیاکەن ئێستا سەعاتی بە چەند زەوی خەڵکیە کێڵنیەوە واللهی الحەمدولله باشە پارە پێیاکە ڕۆژوایە 8 ساعت 6 ساعت 4 ساعت جووتەکەی دێت بە پێی توانای خۆت ساعتی بە چەند ئێستا ساعتی بە 20 و بە 25 زۆر باش جۆری بەکارهێنانی گاسنەکان خەرماشە بێ گاسن بیامانە لەسەر پارەکە فەرقی هەیە بەڵێ گاتن خەرماشە هەیە خەرماشە 11 دەمە زیاد دەدا لەبەر بڵێن مەترونیەک لە مەکینەکە زیاتر دەدا لەبەر ئەوە ساعتی بە 25 گاسنی سێدەمی بڵێن ساعتی بە 20 ئەم شەشدەمیە ئەمانە 25 ئەمانش بەڵێ 25 ئەمە خەرماشەکە 25 بەس گاسن ساعتی جۆری تراکتۆر کاریگەری هەیە بەسەر پارەکەەوە بەڵێ تاوان تراکتۆری دەبڵەکتل فەرقی هەیە من ئەم تراکتۆرە بە 25 شبێگەم ئەوە بە 20 شبێگەم ئەگەر دەبڵەکسڵ نەبێ بە 20 بەڵێ بەڵێ زۆر باشە من شتێکی وتۆم نەماوەتەوە نەزانم لە پرسیارکردنەکە لەوەی شتێک ما بێتەوە لەسەر شێواز وەڵڵاهی داوام لە خەڵک ئەوەیە داواکاریم هەیە لە خەڵک زۆری پەلەیە پەلەی کێڵان پەلەی کێڵانێت یعنی سا بەنسبەت ئەم عەرزەوە عەرزە بگرە قوڕە هەنی کابرانی وێم تۆی کرد بەناو قوڕ وەڵی بەیانیش پێم شتی وامەکە ینی خەڵک زۆری پەلەیە ئێستا چیکەن تا بارانێکی تر ببارێ ئەی با قەچێکە خۆ نییە خەجا حەقەپەڵێ و کاتی جووتە خەچێکە با دوو هەفتەی بێ با هەفتەی بێ زۆر کێشەی نییە بەڵام تۆ ئەم دەوێت قوڕەکێڵێکی کە قوڕەکێڵە کرد ڕەنجی 1 ساڵ ڕوە تاواکاریم لە فەلاحەیە ینی زۆر پەلە نەکەن لە داچانی دانەوەڵا ینی بۆ شێوە نییە تۆ هەر بیکەی بە عەرزەگۆ بیکەی بە ژێرێتتر بڵێ تاواوی چم نێڵاوە ینی هەندێک شتەیە زەرەری لە خاجای زۆرترە عەرزە کەشانە بێ گونا حەبیکێڵی سپاس دەکەم کاک عەبدوڵڵا من سپاسی کاتی بەمە بەخشی و ئەوەی کە بەلامەوە گرنگ بوو ماشەڵڵا و کاک هاوڕێوانی هاوڕێ بەڵێ مامە هاوڕێ تەمەن 13 ساڵ ئێستا بۆ خۆی خاوەنی پیشەیەکە کە ویست زەوی کێڵان باش پێرت کردووە ماشەڵڵا خۆیەتی ئەوە ناڵەکە سواری بێ ئەو تراکتۆرە لەش ساقی مامە سەرکەوتوو بیشەڵڵا ئازان و خۆشەویستانی پەیامی ڕۆژەوەی بینیتان بەشێک بوو لە ئەزمموی کاری کوشت و کاڵی هەم جوتیارەکان و ئەوانی کە لە مۆرزەیە ئێستا سەرقاڵی
کێڵانی زەویە کوشت و کاڵەکانن و بە تایبەتیش قسێکردن بوو لەسەرەوەی کە ئایا پەڵەدان چۆنە یان چۆن بزانین پەڵەی داوە بەشێک تەرکیز لەسەرەوە دەکەن کە دەبێ ڕێژەی بارانبارین بە 7 میلیم پێوانەیان کردووە هەندێکیش لەمانەکە لەناو واقعی ئیشەکان باوەڕیان وایە دەبێت ئەو کاتی کە زەویەکان دەکێڵی دەبێت ئیدی شتێک لە ژێرەوە وشکاییەک نەمابێت کە کاتێک کارزەکە سەر و خوار دەکات کاتی کێڵانەکە ئەو کاتی کە هەموو تەڕ بوو ئەو کاتە دەتوانین بڵێن بە بێخەمی پەڵەیانداوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو ئێستا نسیحەتی کاگابڵا بوو بۆ باقی جوتیارەکان لەوەی کە پەلە نەکەن لە کێڵانی زەویە کشت و کاڵەکانیانە بۆی کە بارانی کتر ببارێەوە بە بێخەمی پەڵە بدا و کات دەست بە کێڵام بکەن. سپاس بۆ بینەریتان. ئایزان دووبارە سڵاتان لێبێت لە تەوەری سێمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر بەرهەمە نووسراوەکانی بەڕێز دکتۆر کاوە فەرەر سعدون بکەین. زۆر بەڕێز دکتۆر کاوە فەرەر سعدون پزیشکی پسپۆڕی هەناوی کە ئێستاکە لە ستۆدیۆ میوانە لە لامان. کاکتۆر بەخێر بیت. ئەمڕۆ بەدەر لە پیشەکەی خۆت وەکو نووسەری چەند بەرهەمێک لە ئێمە میوانی هەستت چۆنە کە وەکو نووسەرێک وەکو ئەوەی کەوا کۆمەڵێک بەرهەمت هەبووە پێشوێ بچینە لایەن هەروەکو ئەو هەستەی کەواکو نووسەر هەت بێ. سپاسی بەڕێستانەکەم وەڵام من ژیانی من لەگەڵ کتێبە هەر لە مناڵی زۆر مناڵی و دەستی پێکردووە هەر لە سەرەتای چوونم بۆ قوتابخانە حەزم زۆر شەیدای خوێندنەوە و کتێب و وەرگرتنی زانیاری بوو تەنانەت کتێبخانەیەکی بچووکمان هەبوو لە ماڵەوە بڵێن باوکم خواعافی کە مامۆسای ئاینی بوو من پێشوێ بگەمە شەشی سەرەتایی هەموو کتێبەکانم خوێندبەوە. جا لە ڕاستی ئەو شەیدای وای لێکردم حەز بکەم یانی زیاتر خۆشم ئەگەر ئەو بۆ چوونە ئەو زانیارەی کە هەمە بتوانم بیخەمە بەردەست. ئێستاش الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورەشە دوای ئەو چەند ساڵە هەوڵدان توانیمە کۆمەڵی بەرهەم بخەمە ڕوو کە لە ڕاستیان دڵخۆشیێکی زۆر گەوری بەڵام کارێکی قرس نابێت بۆ تۆ کاکتۆر لە کاتێکدا کە ئەزانی پزیشکە بەڕێزەکان ئەرکێکی زۆر ماندووبوونێکی زۆریان لەسەر شانە بێت ئەمە چۆن توانی تۆ کە ئەم هاوسەنگە ڕاگری بتوانی هەم نووسەر بیت و هەم کارێکی خۆشە بێت. بەڵێ وەڵا لە ڕاستیە کارێکی ئاسان نییە ئەم توانی ئەوە بکەی بەڵام لە ڕاستی خۆشی تر هەوڵدانێکی زۆری ئەوێ من خۆم ئەو فەلسەفەیەم هەیە لە ژیانە ئەو بۆ چوونەم هەیە کە تۆ ئەگەر بتانی لە زانیاری مرۆڤایەتی لە هەموو بوارێکە شتێک وەرگری ینی کە بڵێن بۆ ژیانت گرنگ بێ و سوودی لێبینی لە هەموو بوارەکانە شت بزانی پاشانیش یەک بواری تایبەتی خۆت کە حەز دەکەی پسپۆڕی تا بەدەستبێنی هەموو شتێکی لێ بزانی هەوڵ بی زۆربەی ئەو شتانی کە پابندە پێوەی لێ بزانی میش هەوڵم داوە لە ڕاستیە کە ئەوەی ژیانی ڕۆژانەی خۆم کە لایانی پزیشکێکی الحەمدوللا کاری تەواوم لەسەر کردو و ئێستاش کۆتایین قۆناغی پسپۆڕێتی و ئەوانم چەند ساڵی دوور تاوا کردووە لەو بارەشە کار دەکەم بەڵام لە لایەکی تیش وەکو هیوایەتەکە وەکو بڵێن حەز و خولیاکە فەرامۆشم نەکردو لەگەڵ یا لە هەمان کاتە لەسەر ئەوەش بەردەوام کەواتە ئەفەرشەیدا بچینە لای ئەوەی یەکەمین بەرهەمت کە نووسیت کام لەم بەرهەمانەت بوو و چۆن وەکەی دەستێ بە نووسین کرد زانین سەرەتای نووسین وەڵا لە ڕاستیە خۆی من ساڵانێکی زۆرە تقریبن 25 ساڵ زیاترە سەرەتا کە ئاشنا بووم بە بابەتی ئیعجازی زانستی لە قورئان و سونەتدا ینی من کەسێکم زۆر لە بواری زانستیاشتم خوێندوێتەوە لە زۆربەی بوارە زانستیەکانە زانیاریێکی باشم هەیە بەڵام کاتێک گەشتمە سەر ئەم بابەتە ئاماژە قورئانیەکان لە قورئانە لە فەرموودا بۆ هەندێک دیاردەکە لە گردونە و لە ژیانی ئینسان و لەسەر زەوی و لە بڵێن دەوروبەرمانە هەیە یعنی بەڕاستی سەرسامی کردم ئەم بابەتە بۆ هۆی ئەوەی کە زیاتر
قەناعەتم بەم ئاینە بۆ دروست بێ بە قورئان کە فەرمودەی پەروەردگارە بە سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام کە ئەویش هەر جۆرێکە لە وحی لەلایەن خواوە بۆ مرۆڤەکاناتەوە بەم پەیامە پیرۆزە بە شێوەیەکی گشتی کە پیرۆزترین و ڕێکترین و کامڵترین پەیامە بۆ ژیانی مرۆڤایەتی بۆیە حەزم کرد لەو بوارەشە کارێ بکەم کە پەیوەندی بە بوارە زانستێکی خۆم لەو من لە زۆر بوارە نووسینم هەیە ینی ئەوانە بەڵام ئەوی کە زۆر تەرکیزم کردوتە سەری ئەم بواری ئیعجازی زانستی لە قورئانە لە قورئان و سونەدا ئەوەی کە پەیوەندی بەو ئاماژانەوە هەیە کە لە فەرموودە و لە ئاەتەکانی قورئان هەیە بۆ دیاردەکان لە ئاسمان و زەمین پێش 1400 ساڵەوە پێش کە دەبینین چەند ساڵێکی کەم لێ هەنێکیانێت تەنها لە سەدەی 21ەمە بۆ مرۆڤەکان ئەم ڕاستیانە دەرکەوت بۆیە حەزم کرد لەو بوارە زیاتر بنووسم تاوان یەکەم بەرهەم لەوڵا لەمانە نییە ئەمەی کە ئێستا هێنام زیاتر ئەوانەیە کە ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی عەرزەکرێ و خەڵکەتوانە بیکات بەڵام یەکەم بەرهەم عەفو بۆ وەڵامی پرسیارێکی تۆ یەکەم کتێب بە ناوی بەڵگە ئاشکراکان دەربارەی دە بابەتی دوور و درێژ لەسەر ئیعجازی زانستی لە قورئان و سونەدا کەەوە لە بڵاوکراوەکانی ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی تقریبا ئەوە لە ساڵی 2004 یا 2004 بڵاوکرایەوە ئەوە یەکەم بەرهەم بوو. کاک دکتۆر بەڕاستان لەبەرەوەی پزیشکن و بابەتی با بڵێن لە ئاینی پیرۆزی ئیسلامی تۆبی نەبەویمانەوە لە قورئانی پیرۆز کۆمەڵێک بابەتی زانستی تۆبی باسکراون بەدەل لە زانستی فیزیا و کیمیا و کۆمەڵە بابەتتر زیاتر لە بابەت تۆبیەکان زیاتر جەخت لەسەر چی کردوتەوە چکە بەشێک لەو عنوانەکانیش پێما بێ پەیوەندیان بە زانستەکەی و خۆشتەوە لە ڕاستیە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو بەرنامەیەکی متەکامیل و فراوان بۆ هەموو بوارەکانی ژیان ئەبین لە هەموو لایەنەکانی ژیانە ئاماژەی داوە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بواری زانستی پزیشکیا بە تایبەتی ئەوەی کە من تێبینیم کردێ خاڵی سەرەکی لە ئاماژەدان لە فەرمودەکانە بۆ گەڕانە بە دوای چارەسەرە یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار ئەو هەوڵە مرۆڤی فرامۆژ نەکردووە کە ئینسانەکان هەوڵ ئەدان بۆ دۆزینەوەی چارەسەر و بۆ پێشکەوتن لە بوارە پزیشکیا بۆیە یەکەم ئاماژەی گرنگ لەم بوارە ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو لە دەیان فەرموودە ئەفەرمێ تەداوە بڕۆن بە دوای دەرمان و چارەسەرا بکەڕن پاشانیش ئەبینین لە هەندێک لایەنی ترا لە هەندێک لایەنە کە بریتیە لە پێکهاتەی مرۆڤ چونکە خوای گەورە لە قورئانە ئاماژەی داوە وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون بۆ ئێوە ناڕوانە پێکهاتەی لەشی خۆتان ئەجا بەڵگەی پەروەردگارتان بۆ دەرەکەوێت دەسەڵاتی گەورەی خواتان بۆ دەرەکەوێت لە دروستکردنی مرۆڤە لە ڕاستیە ئەم لایەنەش ئەبین زۆر تەرکیزی کراوە سەر لایەنی ئەو هاوسەنگی و ئەو ڕێک و پێکی و ئەو کامڵیی کە لە دروستبوونی مرۆڤ هەیە بین لە ئاەتەکانی قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەڵام بواری پزیشکە کە بیاری ممارەسەکردنی دەرمان و چارەسەرکردنی نەخۆش ئەمە ئەبینین هانی ئەوە دراوە کە مرۆڤەکان خۆیان هەوڵبەندتیایە چونکە ئەم بابەتە بە بەردەوام ئەگۆڕێ لەگەڵ ڕۆژگارەکان و بەرەو پێشچوونی بەردەوام ئەبینێ بۆی ئەبینین هاندانەکە بۆ ئەوەیە تۆ بەرەو ئەو زانستە بڕۆی هەوڵ بدەی و چارەسەر بدۆزی تۆ چکە خوای پەروەردگار چارەسەری بۆ هەموو نەخۆشیێکدانە مۆستاگەر بە هەڵەیان نەچوو پێم وابێ هەموو بەرمەکانت لە بواری دینیایە وایە هۆکارەکەی چی بۆچی بوارێکی دیکە هەڵ نەبژاردەوە کە تێدا وەڵاهی ئەوەی بۆ لای بەڕێستانم هێناوە ئەمەی زیاتر من بڵێ وەکوتم بابەتەکەمان ئەوە بوتمان ئەوانەی کە ئێستا زیاتر لە بواری دیکەیاشتن بەڵێ هاوڵاتیان ئەتوان ئەمانە بەدەستبێن بەڵام ئەگەینە لە بواری پزیشکیەکەشە چەندین بەرهەمم هەیەوە تەنانەتی کاگدکتۆریش تەسیری هەبووە لەسەر هەڵبژاردننی بابەتەکە طبعا بواری پزیشکیەکەش فرامۆشم نەکردەوە ینی لە دەیان بڵین نووسینی ڕۆژنامە و گۆڤارەکانە باسی بوارە جیاوازەکانی زانستی پزیشکیم کردووە بە تایبەتی بواری نەخۆشیەکانی هەناوی و کۆندامی هەناسەدان کە ئەوە بواری اختصاصی خۆمە لەو بوارەشە بەڵێ نووسینم هەیە و هەروەها لە بواری زانستیژە چەندی نووسینم هەیە زانست بە شێوەیەکی گشتی و هەروەها لە بەڵام تر بەکو بەڕێز فەرم بڵێ بەشێکی زۆری نووسینەکانی من کە زوربەیانە دەربارەی بابەتە ئاینیەکان و ڕەبتکردن و بەستنەوەیان لەگەڵ زانستی نوێی ئەمڕۆ چەند ببوورە چەند بەرهەمە لە پێشانگاکەیە بڵێن داناوە بۆەوەی کە خوێنەران ببین و بینەری بن دەستان خۆش بێ وڵا ئەوەی کە من حەزم کرد ئەوانەیە کە ئێستا ئەمڕۆ هێناومە حەزم کرد بۆی ئەگەر هاوڵاتیانی خۆشکە ئەوانی تر زۆریان نەماون لە بازاڕە ئێستا بەڵام ئەوانەی کە هاوڵاتیانی خۆشەویست توان بەدەستی بێنن تقریبا ئێستا نزیکی 5 بەرهەمێک هەیە کە لە ناوەندە جیاوازەکان بڵاوکراونەتەوە ئەگەر پێتان خۆش بێ ئاماژە بۆ بابەتانە بدەین بڵێ لە پێشانگەکە هەیە طبعا ئەوەی کە لە پێش هەمویانەوە بڵێن ئەم کتێبی ئیعجازی زانستی لە قورئان و سونەتدا کە ئەمە بڵێن بەرهەمێکی دوور و درێژە لەسەر بابەتەکانی ئیعجازی زانستی بە تایبەتی
بابەتە پزیشکیەکان لێرە زۆرێک لەو بابەتانە بە شێوەیەکی دوور و درێژ خراوەتە ڕوو ئاماژەکانی قورئان و سنت لەباری ئاجازی زانستی بە تایبەتی بوارە پزیشکەکەی پاشانی ڕوونکردنەوەی حقایقە زانستیەکان لەم بارەوە کە لە 100% لەگەڵ ئەو بابەتایەکێتەوە کە قورئان و فەرموودە وەکو نمونەیەک لەناو ئەم کتێبەیە بڵێن ئێجازێکی زانستی کە لە قورئان باس کرابێت و پێشتر باسکرای بەڵام بە زانستی ڕۆژ پێگەیشت بێ نمونونەکان زۆرن ئەوەی کە لە کتێبەکە باسکراون لە دەیان نمونەی تێدا دەربارەی ئاماژە زانستیەکان بۆ نمونەیەکێک لەوانە ئیعجازی زانستی لە وشەی ئەناسیە لە قورئانە ئەبی لە سوورەتی عەلەقە کە هەمومانەی خوێنینەوە خوای پەروەردگار فەرمێ يعني ئاماژەیەکی سەرسوڕهێنەر بە ناوچەوانی مرۆڤ ئەدا ئەفەرمێت چی كلا لئن لم ينتهي لنسفعا بالناصية ناصية كاذبة خاطئة پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه و سلم کە مشکەکان زۆر ئازاریانەدا لە مەککە بە تایبەتی ئەبوو جەهل لێرە طبعا ئەم ئاماژەیە بۆ ئەبوو جەهل کە هەڕەشێ لەوە کە زۆر ئازاتی پێغەمبەریەدا عەلەیهی سڵاو وسلام فەرمێ ئەگەر واز نەهێنێ لنسفعا يعني ڕائێکیشین بە توندی عەزابی ئەدەین بەهۆی کێوە بالناصية بە ناوچەوانیەوە ئەم ناوچەوان دوای سەرسوڕهێنەرتر لەمە باسی ناسیەکە ئەڵێتی ناسیەتین کاذبەتین خاطئە ئەم ناوچەوانەیە کە بە فعلی درۆ ئەکا و تاوانەکە ڕاستی شتێکی سەرسوڕهێنەر بۆ 1400 ساڵ لەمەوە پێش تۆ ئەم سیفەتانە بدەیتە بڵێن سەر ناسیە پێشەشتە سەری مرۆڤ ئەوەی کە ئێمە بین پێسەر ئەم پێست و بڵێن ئێسکوشتە چی ئەگەیەنێ لەم بابەتە ناسیە ئەم پێشە سەرە بە هەمان شێوە لە دوایەوە شتێکی زۆر گرنگتر هەیە کە ئەویش بەشی پێشەوەی مێشکە کە بەشێکە لەم ناسیە لەم پێشە سەرە ئەوەی کە لێرە ئاماژەی پێدرا ئەوەی کە کۆنتترۆلی قسەکردن ئەکا لە مرۆڤە ئەوەی کە کۆنتترۆلی کردارەکان ئەکا بریتێ لە پێشە سەری مرۆڤ ئەوەتیەکە وازەحە ئاشکرا هێشتەکە ئەڵێ ئەم پێشە سەرێ ناڵێ دڵی ناڵێ کرد دەست ئەندامەکانی ناڵێ قاچی بڵێن بۆ منە تاوانبارە ناڵێ زمانی باسی وەژ چونکە سەرەتای دروستبوونی قسە لە زمانەوە نییە بەڵکو لە مێشک ئەوەکو بەڵگەیەکی زانستی کە زۆر جارانوت مەسەن بڕاردان بیکردنەوە هەستی قسەکردن هەنێگەن لە دڵەوە یانێڵێن لە مێشکە تا کەنێک گومانی بۆ چوونیشان مەسە لەسەر ئاینی پێویستە ئەمە بەڵگەیەکی ئەوەیە کە خوای گەورە بەڵێ بێگومان طبعاً ئەوە بابەتێکی جیاوازە ئەوەش لێکدانەوەی خۆی کە لە کتێبەکە لە هەندێک شوێنە ئاماژەم پێداوە بەڵام بابەتی ئەوەی کە کۆنتترۆلی سەرەکی کردەکانی ئینسان ئەمە طبعاً 50 ساڵە بێن بۆ مرۆڤەکان دۆزراوەت و لە قەرنی هەژدەوە ئینسانەکان هەوڵێن لەم بوارە ئەمەیان بەم ڕاستیە نەگەیشتون تەنها لە سەدەی هەژدەیەمە دەرکەوت کە ئەم پێشە سەرەی مرۆڤ کاتێککە بڵێن تێبینیەوەیان کە ئەوانەی کە ئەمەیان عەزیەتی ئەگا هەم قسەکردن لە دەسەدەن هەم هەست و کەوت و هەڵس و کەوت و هەمویان تێکەچێ بەسەرێکە ئەنجا لێرە وردۆرە دەرکەوت ئەم بەشەی پێشەوەی مێشکە کە لێ پرساوە ئەم ناسی ئەم ناوچوانێت طبعاً هەمان ناوی هەیە بەشی مێشکە لە پێشەوەی هەمان ناوی ئەم ناسی هەیە پێوتێ بەشی پێشەوەی مێش طبعاً ئەمە بەڕاستی ئاماژەیەکی معجیزەیە یانی ڕاستیات 1400 ساڵ لەمەوە پێشێک ئەم قسەیە بکە کە 50 ساڵە بێت دۆزراوەتەوە شتێکە مای سەرسوڕما ئەیسێنمی ئەمە قسەی بەشەر نییە مرۆڤێک لەو کاتامی نەزانێت طبعا ئەم کتێبەت لە چەند بەرگ پێک دێت بەڵێ ئەمە بەرگی یەکەمە بەرگی دووەمیشمانێ بڵێ هەر عینی ئەم کتێبە وەڵام من بەنیاز بووم ئەمە گەر خوای گەورە یارمەتیمان بە کۆبەرهەمێکە ئەمە نزیکی 4 بۆ 5 بەرگ دەرئەچێ لەم بابەتە هەر دەربارەی ئیعجازی زانستی لە قورئان و سونەدا طبعا ئێستا تەنها دوو بەرگی ئەمان بەڵێ ئێستا حالیان دوو بەرگی دەرچۆوە لە بڵاوکراوەکانی کتێبخانەی گەشەیەک ئێستا بڵێن لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لەوێ جەناحی خۆیانیان هەیە ئەتوان هاوڵاتیانی خۆشەویست ئەگەر بیانێ ئەم دوو بەرگی کتێبەکان دەستکەوت طبعا یەکێکی تریش لەو کتێبانەی کە هەر دەربارەی ئیعجازی زانستی لە قورئان و سونەتدا بە تایبەتی لە بواری دروستبوونی مرۆڤە لە بواری ئاماژەکان بۆ کۆرپەلە لە قورئانە هەر ناوەکەشی وایە ئاماژەکانی کۆرپەلەزانی لە قورئان و سونەتدا طبعا ئەمە بە شێوەیەکی دوور و درێژ نزیکی 600 لاپەڕا باسی ئەوە کراوە لە قورئانە چۆن ئاماژە دراوە بە دروستبوونی مرۆڤ یعنی ئەوەیەکێکە لە بابەتە هەرە سەرسوڕهێنەرەکان کە لە قورئانە باسی ئەوەمان بۆکە طبعا ئەوەی کە لە هەر هەمووی زیاتر سەرنجیمی ڕاکێشاوە ئەم بابەتی کە لە قورئان و سونەتدا هاتووە پەروەردگار 1400 ساڵەوە پێش باسی ئەوەی کردووە کە ئینسان دروست ئەبێ لە نێر و لە مێوە دروست ئەبێ لە هەردووکیانەوە پێویستە طبعا ئەم حەقیقەتە زانستیە هەتاوەکو 1000 ساڵیش دوای دابەزینی قورئان
مرۆڤەکان هەروایان نەزانی لە یەک کەسەوە دروستە بێت یا لە ئافرەتەوە دروستە بێت یان لە پیاوە بە تەنیا دروستە بێت تەمانەوە تەفسیلێکی ئەو بابەتە تەنها لە سەدەی هەژدەیەمە ئەوە دەرکەوت لە دوای دۆزینەوەی میکرۆسکۆپ و ئەوانە وردەکاری سیرکرا بینیان نەخێشتی ئەمە ڕاز نییە بۆ دروستبوون پێویستە هەردووکیان بڵێن لە هەردوو پیا و ئافرەتەکە ئەنجا مناڵەکە دروستە بێت کۆرپەلەکە تەمان ئەمە لە قورئانە لە ئاماژەی دروستبوونی ئینسانە فەرمێ إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا فمن نطفة أمشاج طبعا أمشاج يعني مختلط تيكل لتنوكيك أو دروس كلاو كتيكل لبيكاتي بياوكش وأفرتكش يعني أما اللي أماجيك زور الصرف سنة القرآن كتنها لنزيكي دو صالك وإنجا حقتك يعني دكو لسدي بيستمع بطاوتي لدواي وينا قلتني قناع كان درزبوني كوربلا إنجا أم حقته بو مروفا كان أي دكتور للسنة كباست كردوا بدل القرآن للسنة إجازة بلا للسنة بيغمرش عليه الصلاة والسلام يعني أماجي زور هات وك بالبشتي بوتشون قرآن كان أكا يعني بون من هاد لعجازي زانسي للسنة دا لو برغاني بيشوا باسي نمونيكم كردوا ك پیغمبر علیه الصلاة والسلام 1400 سال لما پیغمبر فرمي لا تقوم الساعة حتى تعود أرض العرب مروجا وأنهارا طبعا من صحيح إمام مسلم هاتو فرمي ديكي صحيحة أفرمي روجي قيامت حلناسي دروز نايته حتى وكو تعود أقريته نيو درقي عربي أبي بتشي أبيته بباخ وروبار وصوزاي ودارستان ئەمە 1400 ساڵ بەجێکی ئەم قسەیە بکە ئەمە چی ئەم قسەیە تۆ چییە بینی لە دوورگەی عەرەبیە ئێستا سەحرایەکی کاکی بە کاکی جاری وایە لە ساڵێکە باران هەر نابارێ ئاوت بە حاڵ دەسەکەوێت بتوانین بیخۆیتەوە ئیچ سەوزایی و ڕووبار ومانە لەکوێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ حتى تعود سەی لەفزەکەش کە بەکاری هێنا فەرمێ ئەگەڕێتەوە یعنی چی یعنی تۆ پێشتر هەبووە پێشتر وابووە ئەنجا ئەگەڕێتەوە کەی بڕێستان لە زانستی ئاساری ئەمە و حاڵەتەمان ینی محکمی خۆخۆم شوێنەوار ناسم بەشێکی زۆری بیابانەکان پێشتر دارستان بوون ناوچە دارستانیەکان شوێنی بەفربوونیانە و گۆڕانکاریە ساڵجارێک ڕفرێژە بێتەوە باسی 10,000 ساڵ پێش میلادەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەمە ڕوویداوە نیوە دوورگەی عەرەبی لەو کاتا بڵێن وەکو بەڕێز فەرمووی شاخە سەهۆڵینەکان هەبووە بۆتە هۆی باران تەمان ئەمە چەند 5 جار لەسەر زەوی ڕوویداوە باران ڕێکی زۆر لە نیوە دوورگەی عەرەبی ئەباری لەو کاتەیە کە لە 10,000 ساڵ پێش زانین تەواو بوو ئەم بابەتە پێش ئەوە هەبوو ئەنجا دوای فەرمی ئەشگەڕێتەوە تەمان ێستش گۆڕانکاریە ژینگەیەکان بەرەو ئەوە ڕۆلەوانە یەکێ لە احتیمالەکان ئەوەی چاکی بەردین چاکی سەهۆڵین بگەڕێتەوە کە ئەمەش بە هەمان شێوە بێتەوەی کە ئەو پشتێنەی بارانی کەسە لە ئەوروپا هەیەتە خوارەوە بەرەو منتەقەی نیوە دووری عەرەبی باران و ڕووبار و سەوزای هەمووی دروستە بێتەوە ئێمە 1400 ساڵ پێغەمبەر ئەساساً پێش ئێستا ئەمەیدا پاشانیش لە هەر لە مۆزوعی دروستبوونی مرۆڤ پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام بە هەمان شێوە ئاماژەی بۆ داوە تەنانەت ئاماژەی بە هەندێک دیاردەی بۆ ماوە زانی داوە کە چۆن ئەم مناڵە سیفەتەکانی لەکوێ وەرەگرێت و چۆن وەرەگرێت چۆن پەیدا بێ ینی ئەوەش بە تەفسیل لە کتێبەکە باس کراوە و غیری ئەوەش لە قۆناغە جیاوازەکانیشە بە هەمان شێوە باسی کۆمەڵێک ئاماژەی داوە چۆنەتی تەسویردان شکڵ وەرگرتنی کۆرپەلەکە لە کێ ئەبێ لە کۆتایی بڵێن دروستبوونیابێ بەڵێ تەمان ئەوە هەمووی بە دوورلێژی لە کتێبەکە باس ئەم کتێبەش لە بڵاوکردنەوەی ناوەندی ڕۆشنبیرە لە سلێمانی کە ئەویش هەر لە پێشانگاکەی تاسڵوجە ئێستا بڵێن ئەوزە ئەمڕۆ بەیانی چەند ڕۆژێکی ماوە لەوێ بە هەمان شێوە عەرز کراوە خوێنەوەرانی بەڕێز دەتوانن لەبەر کەمی کا دەگەر بکرێ بەرەمەکان ئەوەی تریش کە بڵێن تەمان بابەتێکی تری جیاواز ڕۆڵی زانا موسڵمانەکان لە پێشکەوتنە زانستیەکانە طبعاً ئەمەش بابەتێکی گرنگە ئێمە بێ وا تێ بگەین کە ئەم زانستی ئەمڕۆ هەیە هەوڵی بە کۆمەڵی هەموو مرۆڤەکانە لە سەرەتای پەیدابوونی مرۆڤەکان تا ئەمڕۆ هیچ تاپۆی هیچ کەسێک نییە بڵێ وڵا ئەمە ئەمڕۆ هەیە ئەوە غەربە ئەوە نەخێر ئەسڵەن ئەساسی ئەو حەزارەتی کە ئێستا هەیە لە ڕۆژئاوا موسڵمانان دایانناوە بۆ ئێمە لێرە ئەمەم ڕوون کردوێتەوە لە سەدەکانی حوتەمی زاینی تا نزیکی 14 و 15 زاینی نزیکی 7 بۆ 8 سەدەی مێژووی مرۆڤایەتی 800 ساڵ زانایانی موسڵمان پێشەنگی پێشکەوتنە زانستیەکان مشتی وایان دۆزیوەتەوە یعنی کە ئەساسی هەموو زۆربەی زۆری زانستەکانی ئەمڕۆ لەلایەن زانا موسڵمانەکانەوە طبعاً ئەماژەشت بەو مێژوە کردووە کە چۆن لە ڕۆژاواوە دێن و هەموو ئەو با بڵێن سەدەی زێڕینی ئیسلامی تا دەلووسکە هەبوو هەموو ئەو کتێب بوو دەستنووسانە دەبنەوە بۆ خۆیان ئیسترادی دەکەن بەڵێ طبعاً ئەوە بە درێژی ئاماژە بۆ بابەتانە دراوە طبعاً ئەمەش لە بڵاوکردنەوەکەی ناوەندی سارایە ئەمە چاپی دووەمێتی ئێستا لە پێشانگەکە بوونی هەیە بەڵام چاپی دوای ئەوەشی هەر دەرچووە بڵێن هەر
ئەمیان لەلایەن کتێبخانەی زانیارەوە چاپی سێمی و زەمەسی لە بازارە نەما بەڵام ئەمیان چەند عددێک ماوەسە لە پێشنگاکە ئارز کراوە ڕۆڵی زانە مسلمانەکان لە پێشکەوتنە زانستیەکاندا طبعا کۆتایین بەرهەمیش ئەگەر حەز بکەم ئاماژەی پێ بدەم توێژینەوەیەکی تایبەتی خۆمە کە نزیکەی ماوەیەکی باش پێوەی خەریکبوون دەربارەی ئەعجازی زانستی لە سونەتا بە تایبەتی کە ئەمە لەم کۆبەرهەمەی سنتەری زەهاویە بڵاوکراوەتەوە دیری دروست بۆ فەرموودە پێگە و کارکرد طبعا ئەم بابەتە بریتی بوو لە کۆنگرەیەکی زانستی کە لەلایەن ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدان لە زانکۆی هەڵەبجە ئەنجامدرا طبعا ئەمە ساڵی پار ئەنجامدرا بابەتەکەی من لێرا بریتە لە ئەعجازی زانستی لە سونەدا ئێستا ئومێدەکان نزیکی 100% بێت لە کتێبەکە بەڵێ باسی دکتۆر خامەد ڕەنگین بێ و لە شتاق و تەندروستی بە هیوای بەردەوامی سپاس بەوەی کەوا لەگەڵمان بووی و دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆی دەستان خۆش بەڵای بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامیان ڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەستخۆش بەکاتێن ببوورە کاتمان کەم بوو.